بەناوی خۆی گەورە سڵاوی خواتان لەوێ بینەرانی عزیز و خۆشەویستی پەیامی ڕۆژ خۆشحاڵین کە لەگەڵ هاوکارانم ئەمڕۆ هاتوینەتەوە بەلاتان بۆ پێشکەشکردنی کۆمەڵای بورگە و بابەتی پەیامی ڕۆژ هیوادارین لەگەڵمان بن و سەرجەم تەوەرە و بابەتەکان جێی سوود و ڕەزامەندی ئێوە بێت. زۆر سپاس بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ هەوڵ بدەین کۆمەڵێک بابەتی گرنگ پێوەست بە ڕۆژەوە لەگەڵ میوانەکانمان شرۆڤە بکەین. لە بەشی یەکەمی بەرنامەکەشماندا بابەتی ڕەخساندن و دروستکردنی کەشێکی یاران بە تایبەت بۆ خوێندکارانەی کە بەرەو تاقیکردنەوەکان دەڕۆن چەندێک گرنگە ئێمە بتوانین لە ماڵەوە ئەو ڕێنمایی وەروەها ئەو ڕێکارانە بگرینە بەر کە خوێندکاران کە دەچنە تاقیکردنەوەکانەوە دەبێت خێزانەکان و خودی خوێندکارەکان چی بکەن بۆی کەشێکی یارامیان هەبێ تا بتوانن لە تاقیکردنەوەکان ئەنجامێکی باش بەدەستبێن. بەڵێ ڕۆسێ تەوەرەمان دەبێت لە تەوەری دومانە باس لە تای خوێنبەربوونەکەی یەکێکە لەو ڤایرۆسانی کە ئێستا باسخوازێکی زۆری لێو دەکرێت دەپرسین ئاخۆ نیشانەکانی چین هۆکاری توشبوون وا خۆ پاراستن لێ و هەروەها چارەسەرکردنی چۆن دەبێت گفتوگۆ دەکەین لەو بارەوە وا تەوەرێکی ترمان دەبێت دوای ئەو کە پرۆژەی چاپکردنی کتێبە ئەویش خاوەنی پرۆژەکە لێرە دەبێت بە هەمان شێوە گفتوگۆ دەکەین سەبارەت بەو پرۆژەیە کە چی لە خۆ دەکرێت و مەبەستیان لە چاپکردنی کتێب چییە دواتر لەگەڵتان بەردەوام دەبێت. بەڵێزان دیارە بە شێوازێکی گشتی ناوچەکە ڕێژێکی زۆر خۆڵبارین ڕووی تێکردووە با بزانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان و پێشبینەکانی کەشوهەوا بۆ شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان گۆڕانکاریەکان چین. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان لە تەوەری یەکەمی ئەمڕۆدا باس لە کۆششکردن دەکەین و کەشێکی گونجاو دەکەین بۆ قوتابی بە تایبەتی قوتابیانی پۆلی 12 کە چۆن بتوانن لەو ماوەی کە ئیزندراون بۆ سعی بە شێوەیەکی زۆر باش بخوێنن و ئەو کاتی کە هەیەە بەباشی کۆششی تێدا بکەن و بتوانن ئەو دەرەجەی کە خۆیان دایانەوێ لەو ماوەی کە هەیەە بە باشترین شێوە سعی بکەن و بتوانن ئەنجامێکی باش بەدەست بهێن لە تاقیکردنەوەکانی ویزاریە بۆ پێی کە پۆلی 12کان وەک هەمیشە دەوترێت پۆلێکی مەسیریەوە پێویست دەکات خوێندکاران بە تەواوەتی خۆیان هیلاک بکەن ئەگەر بێت و مەبەست و ئامانجێکیان هەبێ پێویستەکە ئەو دەرەجەی کە دەیانەوێت و ئەو نمرەی کە باشە بۆیان بەدەستی بهێن لە ڕێگەی کۆششکردنەوە و دانانی ئامانج و پلانێکی باش بۆ خۆیان بۆ ئەمڕۆ گفتوگۆ دەکەین سەبارەت بەو تەوەرەیە کە چۆن خوێندکاران لە کەشێکی گونجاودا سعی بکەن و بتوانن دواتر لە تاقیکردنەوەکانە کۆشتێکی ئەنجامێکی باش بەدەست بهێنن ئەوش زۆر بە
بە میانداری زۆر بەڕێز ڕۆیدا خالیس ئەندازیار کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانە خات ڕۆیدا بەخێر بێ زۆر سپاس دەکەم خاڵ زۆر سپاسانەکەم دەستخۆشیان پرۆگرامە جوانتان لێ یەکەم بەڕاستی تەوەرەیەکی تا ڕادێک زەڕورە لە ئێستا بۆ خوێندکارانی پۆلی 12 لەم کاتەیە و سپاسی بینەران ئەەکەم کە کاتی خۆیان ئەدەن بە ئێمە و بەگوێگرتن لە ئێمە ئینشاءالله لە ماوەیەکی کەمە هەوڵەیەم زۆرترین سوودیان پێ بگەین زۆر باشە. با پاس لە پۆلی 12کانکەین ئایا لە ئێستا دەستکراوە بە ئیزندان و پێویستە ئێمە چۆن خۆمان ئامادە بکەین بۆ کاتی ئەو چ ڕۆژەی کە هەمانە بخۆم ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکان؟ بەڵێ سەرەتا خاتونیان ئەوی زانیاریم لەسەری هەبێ هەوزام ئەمڕۆ ئاخر ڕۆژی ئیمتیحانی ینی وەرزی ئەخیریانە تقریبا تر لەمڕۆ چ ڕۆژەکە دەست پێ ئەکات خۆی لەوانە زیاتریش بێت چ خۆی لە ئێستەیە دوو گروپ لە قوتابیانمان هەیە لە پۆلی 12 ئەوانەی کە پێویستیان بە ئەم ئیمتیحانی شەستە نەبووە بۆ نمونە داخڵ کراون ویستوانە خۆیان سعی بکەن و ئەوانەشی کە پێویستیان پێ بە دەرەجە بووە. ئەوانی کە پێویستیان پێ نەبووە طبعاً تاوکو ئێستا بێ سعیکی باشیان کردبێت یعنی ئەم کاتەی کە لە ماڵەوە هەیەە و جیازیان هەبێ لەگەڵ ئەو کەسانی کە چۆنەڵی داخڵ نەکراون و سعیکی زیاتر ئەەکەن. ئەمەیە لە چەند خاڵێکە ینی بۆ بە تایبەت بۆ کاتی ئیزنەکە لەم چ ڕۆژەیە ئاماژەی پێ بەم سەرەکیترین خاڵ لەم چ ڕۆژەیە دابڕانیانە لە هەر شتێک کە کاتیان لێ ئەبە بە تایبەت سۆشیال میدیا کە خۆشان نەزانن بەڕاستی کاتێکی زۆرمان لێبە ئەمە خۆمان ئەگەر ئیلتیزاماتێکی واشمان نەبێ لەوانەیە هەر بە 5 دقیقە بە سیرکردنی سۆشیال میدیا تاکو سێرەکەی سعاتێ 2 ساعتە لێ ڕۆشتووە بەڕاستی ئەگەر تەلەبەی پۆلی 12 بیەوێت سەرکەوتوو بێت ئامانجەکەی بەدەست بێن و دەرەجێکی باش بێنێ بە تەواوەتی ئەبێ ئەسڵەن سمارتفۆنیشی نەبێ ینی مۆبایلی زیرەکی پێ نەبێ ئەگەر بۆ نمونە هەیە تەلەبە هەیە لامانەڵە مامۆستایمە دەرسمان هەیە بۆ نمونە لە یوتیوب سێری ئەەکەین ئەمان ناتوانێت لاپتۆپێکی هەبێت لاپتۆپ تەنها بەرنامە یوتیوبی تیابیان خودت ئەو بەرنامەی تیابێ کە دەرسەکەی تیا بەردەسە بەڵام ئەگەر مۆبایل بێ جاری وایە بە نۆتیفیکیشن شتێکی بۆیە ئەوە مەشغوڵیەکە و مشکی مەشغوڵەکە و هەم بە جوانی بابەتەکە ناتوانێت سعی بکە و هەزمی بکە هەم مشکی مەشغوڵە بێت وە شتەکانی تر خەوە بۆ نمونە و مامۆسای خصوصی بە تایبەت لە کاتی 40 ڕۆژ و ئیمتیحانی ویزاریە بە هیچ جۆرە نابێ مامۆسای خصوصیان هەبێت ئەبێت تۆ کە مامۆسای خصوصی لە سەرەتای دەوامەوە گرتت ئەم منهەجی پێ تاو کردبێتی بە هیچ جۆرێ تۆ نابێت لە پۆلی یەلعنی لە کاتی 40 ڕۆژەکە مامۆسای خصوصیت هەبێت چونکە زۆرترین کاتێ لێ ئەبە تۆ حسابی بکەی هەر لە ڕێگاکەوە کە ئەڕۆی 2 ساعتە لێ ئەڕوا دوای کەیتەوە لە کاتی ئەوەی کە مامۆساکە بۆ شەرحەکە لەوانەیە تەرکیزی لایەنە بە هەیە ڕیکۆردێکا دیسان گوێ ئەگرێتەوە کە بەڕاستی زۆرترین کاتێ لێ ئەبە وطبعا بۆ ئەم چ ڕۆژە بێت تۆ وەکو مراجعەیەک سعی بکەی پێشتر سعیدتیا کردبێت هەموو دەرسەکان ینی تێگەیشتنت هەبێ لەباری هەمویەوە ئەمە وەکو خاڵ مراجعە بکە ینی ڕێنمایەک ئەگەر تۆ پێشتر تەجروبەت کردبێ یان ئەزمونتان هەبێ سە خوێندکارێک لە پۆلی 12 چۆتەوە ماڵەوە مەنهەجی تەواو کردووە پێی خۆشە مراجعە بکاتەوە پێداچوونەوە بەوانەیە بکاتەوە تەکنیکێکی باش کە بتوانێت ئەوەشی هەیە بیری بێتەوە یان بیری نەچێتەوە بەڵێ طبعا ئەوە لە خاڵی دووەممان کە ئاماژەی پێکەم بریتە لەوەی کە چۆن وەکو جەنابتان باستانکەم ڕاجعەیەک و سعیکی باش بکات لەم چ ڕۆژەیە گرنگترین شت ئەوەیە ئامانجێک دابنێ ینی کاتێک کە تۆ ئامانجێک دائنێ بێ ئامانجەکە و دیاری کراوێ بۆ نمونە من لێرەیە هەر ئاسایە بالات بێگەر مامۆستامان ئەم جەدوەلەیە خۆم هەروە بۆکو تێگەیشتن و بەرچاوڕوونیەک بۆ خوێندکاران خۆم لە کاتی ئیزنەکە بەم شێوازە سعیم کردووە کە بەڕاستی زۆر ئیسفادەم لێ کردووە و هەروەها لە پرۆگرامی ستەدی کە لەلایەن دکتۆر زاناوە ئەوترێتەوە لەوەی کە خۆمان ڕاهێنەری لەوێ بەم شێوازە ینی ڕێنمایی تەلەبەکان ئەەکەین کاتێکە بۆ نمونە بۆ چ ڕۆژەکە بۆ نمونە ئەڵێم من کیمیا 5 ڕۆژی بۆ دانم بۆ سعیکردن کە ئەم 5 ڕۆژەم دانا ئەبێ بۆ نمونە بە وەرەقە و قەڵەم طبعا هەموو ئامانجێک بەبێ وەرەقە و قەڵەم بەڕاستی مەگەر چۆن بەدەگمەن هەیە ینی بەدەست بهێنرێت ئەمە دابنرە لە شوێن سعیکردنی خۆی بیبینێت هەر ڕۆژێک دیاری بکات چەند بند تەواو ئەکا بۆ نمونە من 5 ڕۆژم داناوە لە ڕۆژ یەکەم من بەندی یەکەم و دووەم دانێم ڕۆژی دووەم 3 بند بەرەبەرە تاکو لە ڕۆژی چوارەمە ئەبێت تەواوم کردبێ و دوای هەموو تەواوکردنێک کە بۆ نمونە سعیم تەواو کردووە ئاخر ڕۆژی یان تاقێکی ئەو ڕۆژی ئەخیری ئەبێ بۆ مراجعە دابنێم بۆی زیاتر لە مشکمان زۆر باشە لەم خشتەیە کە ئێستا تۆلاتە هیچ ئەوە دیاری کراوە کە لە ڕۆژەکەیە ماوەی چەند سەعات تۆ ئەبێ سعی بکەیت بەڵێ
لەسەبارەت بەوە یاسای زاناس ڕوڵمان هەیە لە پرۆگرامی ستەدی زاناس ڕوڵ کە دکتۆر زانا خۆیان داناوە ئەم یاسایە و ئیسفادێکی زۆریشی لێ کردووە خوێندکاران الحەمدوللا بەشی سێیەمی ئەم یاسایە بریتە لە نیوترالایزت واتە ڕێکخستن و یعنی ئاگادارکردنەوە سەبار بۆ شتانە یاسایەکی تا پێوترێت یاسا و ڕێگای ستینگ یاسا و ڕێگای ستینگ بریتە لەوەی کاتی سعیکردن چۆن بێت بۆ نمونە من وەکوتم لە ڕۆژەکە ئەگەر بمێ بەندی 1 و 2 تاوکەم کاتێک کە سعیەکەم یەکەم شت ئەبێت لێرەیە هەمووی باس ئەکا یەکەم شت سلکتت کەستینگە یعنی ئەو بابەتانی کە دیاری کراوە بۆمە من کیمیا سعیەکە تەنها ئەوەی ڕەبتی بە کیمیاوە هەیە باشە و هەر لە یاسای ستینگە باسی تایم ئەکە یعنی کاتی بۆ دابنی بۆ نمونە من ئەڵێم ئەبێت لە ماوەی سەعات و نیوێکە بەندی یەکەمی کیمیا تاو بکەم اینجا من کە ئەم سەعات و نیوەم دانە بۆ بەندی یەکەمی کیمیا لە یاسای ستینگە ئەبێت نو بریکمان هەیە یعنی هیچ نەتوانیە هیچ پشوێکی تیانە بەڵێ یعنی هیچ ڕست و پشوێکی تیانە ئەگەر پێویستە بە ئەو خواردنەوەیە قاوەیە حەزی لە شتێکە لە شوێنی سعیکردنەکە دانێ یاخود پێداویستێکی خۆتە یان بە ماڵۆڵی کەس نێتە ژوورەکەم چۆنڵە ئینتراپتم نەکە ینی لێم تێک نەدا بەم شێوازە و صح يعني زياتر اگر سعيد كي اگر باشتر وساعات ونيوك سعيد شارك استراحت يعني ساعاتك سعيده دقيقه استراحتها به وكرست خاتو رويا ونيا رويدا باس ئەوە لەو جەدوەلی توازان بەش عیلمیەکانە ئەگەر با بڵێن بەشێکی ئەدەبی ڕەنگە وانەی مێژوو کاتێکی زۆری بێت بەراورد بە ڕەنگە بابەتێکی تر تۆزێک کەمی بێت ڕەنگە یەکێک گیان بە 2 ڕۆژ بتوانێت پێداچوونێ بوو کایەکیشان کەمتر ئەم یاساییەوە داتانناوە کرێ بە کەڵکی هەموو کەسێک بێیان خوێندکارێک پێشتر ئەم یاسایی بەکارنێناوە یاسای تایبەتی خۆی ئێستا لەم کاتەیە پلانەکەی بگۆڕێت تووشی سەرێشە نابێ لی تێک ناچێ ئەکید ئەوە ینی ئەمە ئەم یاسانەی کە باسی ئەەکەین ڕاستە لەوانەیە بۆ زۆرێک لە خوێندکاران بگونجێت لەوانەیە لە سایانەوەی خوێندکاران ئیسفادێکی چاکیان لێ کرد بێت و ئەمە شتێکەوە نییە بڵین هاکەزایی شتەکە دانرابێت شتێکی عالەمیە هەمووی بنەما و پلانی تایبەتی هەیە و چەند ساڵە الحەمدوللا ئێمە ینی خوێندکاری سەرکەوت و باش و ئەوائیلمان هەبووە وەکو تەجروبە لە خوێندکاران لە هەردوو بەشەکان لە هەردوو بەشەکان ئەدەبیش بە هەمان شێوە ئێمە کە جەدۆل دائنین بۆ بەشی ئەدەبیش دانین و بۆ علمیش دایانین ینی بەش ئەدەبیەکان زیاترەوەیە لەبەرکردنە و یەک ئامۆژگاریم هەیە لە کاتی ینی ئیزنی 40 ڕۆژەکەیە هەنێکەیە بۆ نمونە بۆ هەموو دەرسەکان بەقەدەر یەک کات دائنێ بۆ نهار 1 و 5 ڕۆژی ئاەتێ ئەمە غەڵەتە چونکە جاریوا هەیە یەکێک لەوانەیە لە زمانی عەرەبیا باش بێ یان لە زمانی ئینگلیزیا باش بێ پێویستی تەنها بە 2 ڕۆژ بێ ئەو کاتی ترکە ئەمێنێتەوە توانێت بیگەڕێنێتەوە بۆ ئەو دەرسانەی کە تایە باش نییە و وەکو دەرسی ئەدەبیش بەڵێ ئەم یاسانە زۆر ئیسفادەی هەیە ئێمە یادگەمان هەیە کە ئەتوانێت ئیسفادەی لێ بکات بۆ لەبەرکردن زۆر باشە ڕووی داخان ئەگەر بێت و کەسێک بێوێ قوتابیەک بێوێ خۆی جدول بە خۆی دانێ ئایا ئەمە کاتە بەپی ئەو پێوەرانە نەبێت کە ئێوە باسیەکەن ئەو کاتە ئەو کەسە سەرکەوتو نابێ خۆت ناتوانێت ئیسفادە لەو ماوە بکە کە بۆ کۆششکردن دەینەوە بە عمومی و بەگشتی ناتوانین بڵێن بە تاواتی سەرکەوتو نابێ چونکە هەر کەسۆ لەوانەیە خۆی باشتر لە هەنێشتی خۆی بزانێن بەڵام ئێمە هەتاوەکو زیاتر ئەها خۆشمان ئەڵێن تەجروبە لە کەسانی تر وەربگری زیاتر ئەتوانی بگەی بۆ نمونە با من هەر بیهێنەوە سەر بابەتی هەندەسی خۆمان کاتێک کە بەسەر جادەیەکی قیراڕۆی ئاسانتر و خۆشتر لەوانەیە زووتریش بگەی بە ئامانجەکەی خۆ بەڵام ئەگەر جادەیەکی خۆڵ بە دژوارترە ناڕەحەتترە لەوانەیە هەنێشتی لێ تێک بچێت ئالۆستر بێ بە تایبەت خوێندکاری پۆلی 12 لە ئێستا سترێسێکی زۆریان لەسەرە چۆنەڵی زۆر لە ڕووی دەرونیەوە لەوانەیە شێوا بن بۆی پێویستەکە ڕێنمونی دەرێکی هەبێت ڕاهێنەرێک لەگەڵیا هەوڵ بە جا کەسێکی نزیکی بێت دایک و باوک بێت کە یعنی ئاستی ڕۆشنبیریان هەبێت یان ئەم پرۆگرامانی کە هەیە زۆر باشە یعنی ئێمە سەرەوەش بزانم خوێندکارێک پێشوی بگاتە 40 ڕۆژەکە چۆن دەسیگاتە بەم یاسا و پرۆگرامەیەوە بەڵام هەموو ئەمەی کە باست کرد یعنی خوێندکارێک بە تەنها خۆی ناتوانێت بیکە پێویستە پشگیری ڕاستەوخۆی خێزانی لەگەڵ بێت یعنی خانوویەک لە ماڵەوەیە ئەکرێ بە هەمان فۆرمی جارانە بێت چێشتیش لێنێ ئیشیش بکە و ماڵش گسک با و ئیتر کوڕەکانیشمان لە دوورەوە بەس سیرکەن یعنی بەداخەوە کە بەو شێوەیە ئەیان پێچەوانەشەوە گەر کوڕێکی بە شعوریش بێ ئیش بکە لەم کاتەیە چی بکەن یعنی بێ خێزان چۆن مامەڵە لەگەڵ خوێندکارەکانی بکە ئاسی وشیاری خێزان چەند گرنگە بتوانێت پشتیوانی خوێندکارەکەی بێ کە بزانێ ئەم 40 ڕۆژەیان ئەم مانگونیوە
کاتێکی زۆر گرنگ و هەستیارە بە نیسبەت خوێندکارەکەیەوە. بەڵێ طبعا من سەرکەوتن و هەندێک لە عنی ئامانج وەکو نمونەیەک هێنمە بەرچای خۆم چۆن کاتێککە مێزێک هەیە سێ قاچی پێوەیە هەر سێ قاچەکە بە سێشت ئەشوب هێنم یەکێکیان قوتابی خۆی کە سەرەکی ترینیانە یەکێکیان خێزانەکەی ئەوی تریشان مامۆساکەی جا ئێمە باسی خێزان ئەکەین لێرەیە طبعا خێزان ڕۆڵێکی زۆر ینی پاڵنەر ئەتوان بڵێم سەرەکی ترین پاڵنەرە بە خوێندکاری پۆلی دوانزە لەوەی کە سەرکەوتوو بێت. عنی ئامۆژگاری من بۆ دایک و باوکان بەڕاستی ئەوەیە کە بتوانن لەم ماوەی چ ڕۆژێ ینی تەنها 2 مانگیان ماوە ئەم خوێندکارە چەند ساڵە تۆ شۆنوخونی لەگەڵا کێشی بەخێوی ئەەکەی مەسروفی تیاکەی بەڕاستی لەم وەزعە لە کۆمەلگای ئێمەیە ناڕەحەتە بەهۆی کێشەیەکی لاوانەیە کێشێکی خێزانی بێ هەمومان خێزانمانێ ئەزانین زۆر تووشی ئەو حاڵەتانە بووینەتەوە لەمای ئەو 2 مانگەیە بتوانیت بە تایبەتی دایکانمان چونکە زیاتر لە ماڵەوەن ینی خوێندکار زیاتر ئەیان بین و مامەڵیان لەگەڵا ئەکات هەوڵ بن چۆنەڵی نهێڵن ئەو شتانیان پێوە دیار بێت بۆ منە ناڕەحەتیەکە گریانێکە بێتاقەتیەکە تا ئەتوانن مۆتیڤێتی ئەم مناڵانیان بکەن جاری وایە کاتی ڕاستەکان من خۆم عادەتەن لە پۆلی دوانزە کە ڕستم ئەبوو ئەچمۆنە چایەکمە خواردۆ لەگەڵ خێزانەکەمان لە ماڵەوە جاریوە هەبوو هەر باوکم بۆن منە باسی کاتی داخلی خۆی بۆ ئەکردن یان دایکم کاتی بۆن منە بەتیابەت و دایک و باوکانێکی خوێنەواریان هەیە الحەمدوللا باسی کاتی خۆیان بکەن لەو کاتا چەند سەختیش بۆ الحەمدوللا بڕیویشیانەوە ئێستا وەکو یادگاریەک باسیەکەن ئەمان ناتوانن لەم یعنی الحەمدوللا وەزعێکی باشە ئەو هەموو شتیان بۆ ڕەخسانوە بۆ ناتوانن بیکەن یان زۆر جار میوان یعنی یان چوونە دەرەوە خێزانەکە زۆر لە قوتابیەکەیەکە کە بڕاتە دەرەوە لەگەڵیانە ئەمانش هەر بۆ خۆی وا دەکەن ینی کاریگەرێکی زۆر لەسەر خوێندکار دروستەکەن. بەڵێ ئەکید طبعا من دایمەن وتومە لە کاتی 40 ڕۆژەکە و لە کاتی ئیمتیحاناتە چۆنەڵی کفری خوێندنە بچیتە دەرەوە بەڕاستی بۆ خوێندکار لەو ماوەیە چونکە تۆ هەموو یعنی بیر بکەرەوە تۆ لە سەرەتای ساڵەوە هەنێ تەلەبەمانێت لە هاوینەوە خەریکە بێت و سعی ئەکات تۆ بتێبێت بەو 2 مانگە ئەگەر سعیشی تاو کرد بێ بەڕاستی یعنی تۆ ئەو کاتی کە ئەتمێنێت تۆ بێ فریای ئەو بکەی مڕاجعە بکەیت زیاتر سعی بکەیت نەک لەوەی کە تۆ کاتی خۆ بەسەربەری بە ڕۆشتن بۆ دەرەوە بۆ میوانی و بە هەمان شێوە داواکارم لەو کەسانی کە گوێ لەم پرۆگرامە ئەگرن هەچ کەسێک لە عایلەکەتان خوێندکاری پۆلی دوانزەی هەیە ئێوە سەردانیان نەکەن الحەمدوللا سوشیال میدیا هەیە هەشتێک بێتوانی ینی ئەخبار و هەواڵی یەکتر بپرسن پێویست ناکا بۆی سەردانی بکەن چونکە کاتێکی زۆریە بە و مێشکی مەشغوڵە بێت کە مێشکیش مەشغوڵ بوو سعی بۆ ناکرێت. بەڵام ئێمە کۆمەلگایەکین ینی تێکەڵایەتی زۆرە تازیە هەیە شایی هەیە شیوەن هەیە سەردانکردن هەیە لە هەمووی خراپتە جاریوا هەیە دەڵێن تۆ مادام خوێندکاری تۆمەیە ئێمە ئەڕۆنجاشەوە چوونە دەرەوەیە بۆ سەیرانکردنە کاتە ڕەنگە کۆنتترۆلکردنی هەموو کۆمەلگا قورس بێ وەڵام چی بکەن خوێندکارەکە خۆی کۆنتترۆلکە گوێنەیە نەچێتە مەجلیسی میوانیەکان گوێنە بیر لەوە نکاتەوە کە بۆ خێزانەکەی چوونێتە دەرەوە بۆ پیاسە ئەم لە ماڵەوە یانە چ تەکنیکێک بکاربێنێت خێزانەکەی تێبگەێنێ کە ئەم بەڕاستی پێویستی بەوەیە کە لە ماڵەوە بمێنێتەوە کاتەکانی بەسعیکردن بەسەر ئەکید من عنی زیاتر داواکارم لە دایک و باوکی ئەزیز زۆر یعنی ئەمە ضرورە بەڕاستی ناکرێت تۆ بڵێ ڕاست ئەگەر دەردی جەنابتان وتان تەعزیەکە شتێکە 5 دقەیەک 10 دقەیەک سەردانێکەکەم جاریوای لە مانگەکە گەر شەوێک بەڕاستی ئەمە ضرور دایک و باوک لە لای خوێندکارەکانیان بێت لای مناڵەکانیان بێت بەڵام وەکو خوێندکار ئەمانی کە باستم کرد بۆ نمونە تەندروستی ژینگەی خێزانی یعنی مەرج نییە ئەگەر کەسێک ئەم ژینگەی بۆ نەڕەخساییتر نەتوانێت بگا بە ئامانجەکەی یعنی من شتەکە بۆ کوشتێکی ئام باس ئەەکەم ینی ئەتوانێت یارمەتیدەرێکی زۆر باشە پاڵنەرێکی زۆر باشە بەڵام لە هەمان کاتیشا مەرجێکی سەرەکی نییە بڵێن بۆ مەلوانە هێنە خوێندکار بڵێ وەڵام من لەبەری ژینگەیەکی وانە عندێکە بە بیانوویەک دەبینی ساڵانە ئەوانی کە لە شوێنی زۆر بچکۆلانەوە لە خانەوە دەبا بڵێن لە ڕووی مادیەوە زۆر دۆڵەمەنین یەکەمەکانن یانی جاریواە بەعکسەوە کێشە لەوانە بێتە پاڵنەریەوەی کە تۆ دەرەجەیەکی باش بێنی نمونەی خوێندکارێکە ێنمەوە کە ینی لە مەکتەبەکەی خۆمان بوو بەڕاستی هەمومان حەفەسا بووین بە دیارەوە لە ئیمتیحانی 40 ڕۆژەکە دێکی ئەمری خۆی کرد بەڕاستی زۆر قورسە خۆی گەورە لێی خۆش بێت هەمووی لانێ ینی هەمومان وا بیر بکەینەوە ساڵێکتردا ئەنیشێتەوە یان واز لە خوێندن بیکاتە دەوری دوو ئەلحەمدوللا بە دەوری یەک هەموو دەرەجەکانی ینی سپاس بەخوا دەرەجەی باتەوە 9 معدەلی بوو دوای کە پرسیاریان لێ کرد وتی من لە ئێستا کاتی ئەوم نییە بگریم و خەفەت بخۆم بۆ دایکم ئێستا کاتێتی کە دەرەجەکەم وەرگرتووەتەوە ڕەنگەگەردێکی لە ژیانە بووە زۆر پێی خۆشوەکە و بەشداری تاکیلۆکانی من دایکم ینی بەو ئاواتەوە مردووە و ئەو هەمووە ژیانی لەبەر من سەرف کردو ئەنجامنیش بتوان عنی وا بکەم
بەرهەمی ئەو ئەمێ ببینێتەوە یاخۆت جوانە ڕاستە. با باس لە ڕۆڵی مامۆستاوە خوێندنگە بکەین بەڕاستی ماوەیە کە با بڵێن لەم چەند ساڵەیە پرۆسەی خوێندن بە شێوەیەکی باش بەڕێوە نەچووە و دائیمەن بارودۆخی ناخۆش وە کاریگەری زۆر هەیە لەسەر قوتابیانی پۆلی 12 بە تایبەتی. ئایا ئەبێ مامۆستا چ ڕۆڵێکی هەبێ و قوتابیان چۆن مامەڵە بکەن؟ جاری وایە مامۆستاکان هەمانە هی قوتابخانەیە هەمانە هی خصوصیە وەک باست کرد کاتێک ڕەنگە زۆرمان لێ ببە. ئایا ئەم مامۆستانە پێویستن کە ئێمە هەردووکیانمان هەبێ و چ کاریگەریەک لەسەر ئێمە دروستەکەن دەتوانین سوودیان لێ ببینین؟ بەڵێ وەکو وتم مامۆستای خصوصی مێرج نییە هیچ کەسێک مامۆستای خصوصی هەبوو دەرەجەی باش بێنێ نمونەشمان زۆر خۆشن یەکێکم لەوانەیە کە مامۆستای خصوصیم نەبووە. ڕاستە لەوانەیە هەنێت تەلەبە بۆ منە بە جارێک شەرحکردن بە دوو جار بەسێ جار پێویستی بە مامۆستای خصوصی هەبێت بەڵام باش یعنی وەکو وتم ئەگەر مامۆستای خصوصیشیان گرت ئەبێ لە سەرەتای ساڵ یاخود لە هاوینەوە بۆ ئەوانە بێت کە پێویستە. بەڵێ ئەوانەی کە پێویستە یاخود هەنێت تەلەبە هەیە با باسی مەلزەمەش بکەین بەڕاستی کە زۆر زۆر ضرورە ئەم باسە بکەم. جاری وا هەیە یەک دەرسی هەیە کیمیایە سێ چوار مەلزەمی بۆ هێنی سێ چوار مامۆستاکی خصوصیشی هەیە هەر کە زووتی باشێک سەرچێت ڕێک هەر جار فریای هیچ ناکەیت تۆ خواکە فریایی یەک مەلزەمە ئەکەوی بەڕاستی یعنی من ئەڵم لە سەدا 50 بۆ 70 کەوتۆتە سەر تەلەبە خۆی چۆن سعی ئەکا ئەوەی تریەکەوێتەوە سەر ئەو جۆری مەزەمەی کە بەکاری هەیەیان هەر شتێک تو ئەگەر مەزەمەیەک بە تاواتی زەبتکەی باشترە لەوەی کە بۆ نمونە ئەگەر یعنی مەزەمەی باش بێنیت. بەڵێ زۆربەی مەزەمەکانش تقریبا یعنی هەمان کەواتە هەڵەیە ئەو بابەتە. بەڵێ ئەکید هەڵەتە. ڕێنمایەکی توندت چە بوو؟ والله بە هیچ جۆر یعنی ئەوەی کە مەلزەمی زیاتری بەکارهێنا ئەکید بە یعنی زۆرترین کاتی لێ ئەبات بەڕاستی و پەرش و بڵاوی ئەکا ئەم خوێندکارە کە پەرش و بڵاویش بوو یعنی نازانێت فریای کامە بکەوێ وەکو وتم کاتێک کە سعی دەرسێک ئەکات سێ شتی ئەبێ لەبەردەسا بێ کتێبەکە خۆی ئەیژەگەر ضرور بوو مەلزەمەکە و دەفتەرێک ئەگەر خۆی ڕۆژانە تێبینی لەسەر نووسی بێت. ئێستا جۆرێک لە مەلزەمەش هاتووە نازان پێڵەن هاک وەزم ئێستا ینی ئەوەی تر زیاد بوو بۆ خوێندکاران جاری وایە خوێندکار بەهۆی ئەوەی کە فریا ناکەوێ پەناباتە بەرە مەلزەمە بەداخەوە زەم ساڵێکیان ئەوە بوو باسی ئەوەی هاکی ماتماتیک ئەوە هاکیان بەکار هێنا بوو نەتەلەبە بەم هاکە دەرەچێت و بەم هاکە بۆ نمونە ئەو ئەنجامی بۆ دەرەچێ پرسیارەکان وا هاتووە بە هیچ هاکێک حل ناکرا دەی لێرە تەلەبە زۆر زەرەر دەکات. یعنی تۆ ئەم خوێندنە بۆچێ ئەم بۆ نمونە خۆم خوێندکاری بەشی هەندەسە مەرحەلەیەکم هەمووی ماتماتیکی پۆلی شەشم بوو. ئەگەر بەدینی خوێنی لێ ناتوانانی ئەکید بۆ زانکۆش ینی زۆر زۆر ضرورە ئەم بابەتانانی ئەو نیە تەنها لە کۆڵخۆتی بکەیتەوە پێویستەکە ینی بۆ هەچ شوێنێک حەز بکەیت بۆ هەچ ئامانجێک کە بەدەستی بێنی بۆ ئەوە سعی بکەیت. باس لەوە کرد لە کۆمەڵێک یاساتان داناوە بۆی خوێندکاران دەستیان پێ بگا بەکاریان بێنن ڕەنگە خوێندکارێک لە قەزایەک لە ناحەیەک لە دوورێک لە پارێزگایەکی دەرەوەی سلێمانی پێی خۆش بێ ئەم منهەجا لەم چل ڕۆژە سوود لەم تەکنیک و تاکتیکانی ئێوە وەرگێت چۆن دەستی دەگاتەیە لە چ سایت و لە چ شوێنێک توانێت وەری بگرێ؟ بەڵێ ئێمە لە ترینینگ ئەکادیمی لەوێ سایتمان هەیە سایتی کورتە هەر لینکی تیاک ئاچیتە سەر پەڕی فەرمیەکەی لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەعا و هەروەها کۆرسی ئۆنلاینیشمان هەیە کە الحەمدولillah لەم ساڵانی ئەخیرا دکتۆر زانا هەستا بە دابینکردن و چاکردنی و هەروەها سەبارەت بۆی کە چۆن سعی بکات و یەک مەلاحەزەی تریش ئەکتیڤیتمان هەیە هەر لە زانا سرۆڵ خوێندکاران ئەگەر بیانێ بۆ کاتی سعیکردنیان ئەو کاتێک کە هەڵی ئەبژێرن ئەبێ کاتێک بە شەرت نییە بۆ منە هەر بەیانیان بە یاخود هەر شەوان بێ کاتێک بێ کە مشکی خۆیان تایە چالاکە خۆت بناسی ئەتوانی سعی بکەیت. بەڵێ هەیە تەلەبە هەیە بۆ ئەڵێ من بەشەوە سعیم بۆکرێ هەیە من ئەڵێ من بە بەیانیان ناسەیم بۆکەیان نیۆڕوانە هەچ کاتێک کە مشکی خۆت ئەتوانێت یعنی ئەتوان سوود لەم یاسانە ببینن وەکوتم لەو تۆڕانەوە بەردەستە. زۆر باشە بەباز لە شتێک بکەین کە ئەوش پشودانە ئایا بەڕاستی ینی تر من لەبەر ئەوی پۆلی 12 نابێ هیچ پشوویەکم هەبێ ینی ڕەنگە من لە ڕووی دەرونی و کۆمەڵێک زەختم لەسەر بێ نەتوانم بەباشی کۆشەکەم ئەنجام بم کاتە ئەمە بێتە هۆکار بۆ ئەوی کە ئیتر من نەتوانم هیچ پشوویەک بم جا پشۆکە لە ڕۆژانەیە بێ یاخود کاتێک بێت ماوەیەکی کورت بچمە دەرەوە ئەمانە کاریگەری باشی نییە بۆ من ئەگەر بمێ لە پۆلی 12 ئەمە ئەنجام بم. طبعا لە پۆلی 12 خۆ تەلەڤی 12 ڕۆبۆت نییە و کەسە پێویستی بە پشوو هەیە
بەعکسەوە لەوانەیە جاریوە ئەو پشوەی کە ئەیکەی بۆ نمونە لە کاتی چل ڕۆژەکەیان ناڵمەوە ئەکید بەڵام پێش چل ڕۆژەکە چوونە دەرەوەیە کە جاریوە لەگە ڕەفیقێکا دائەنیشی لەوانەیە زیاتر بە طموحێک و ڕوحانێک تێکی ترەوە بچیتەوە سەر سعیەکەت وەک لەوەی کە تۆ دایمەن سەرە لەسەر سعیەکە بێ ئەو سعاتێک کە لە دوای ئەوەی پشووە تۆ سعیەکەی لەوانەیە زۆر باشتر لە 5 سعات بە هیلاکەتی سعیەکەت بکەیت. وەکو پشوش هەوڵبەن بۆ نمونە کاتێک کە زانیان بۆ نمونە ئێمە چیمان هەیە لە پرۆگرامەکە ئەگەر لە کاتی سعیکردنە فریای بۆ نە ڕۆژانە کە سعی کردبوو ئەگەر مەزبوط بوو ئەوە ئەتوانێت پشووی خۆی بە تەواتی وەربگرێ بەڵام هەچ کاتێک کە خۆی گەندەڵی تیا کرد لە سعیکردن یان نەیتوانی بەڕێکوپێکی بۆ منە دەرسەکانی یاخود بەهۆی هەر هۆکارێکەوە بێ مەجبورە لە پشووەکانیا کەم بکاتەوە بۆ نمونە گە نیو سعات پشوو هەیە چارەکێک پشوو بکات چارەکەی تری بدەنەوە وەکو جۆرە سزایەک بۆ بەڵێ وەکو سزایەک بۆ خۆی تەنات پاداشتیشمان هەیە هەر لە یاسای ستینگە کاتێکە بۆ نمونە مناڵم ئەبێ من لە ماوەی ئەم سعات و نیوە ئەم دەرسە تاواکەم یاخود ئەم بەندە تاواکەم کە تەواوم کرد وەم ناڵم قەیناکە 5 دقە زیاتر پشوو بۆ خۆم تەرحە بۆ خۆم یان لەگەڵ خێزانەکەما دائەنیشم یەکیت لەو ماوەیە ئەگەر بچیتە دەرەوە یاخود وەکو چوونە دەرەوە بۆ معنایی کە مێشکت مەشغوڵ نەکات بەڕاستی بۆ معنایی کە بتانی ریاضەمان هەیە ریاضە زۆر زۆر گرنگە جاری وایە گەر بتوانن سویمینگ پول بۆ مەلا یاخود بۆ جیم بەڵام ئەوە نەک بڵێم هەموو دقەیەک بۆ نمونەگەر لە مانگەکە جارێک وەکو ئەها ریلاکسیشن وەڕاهێنانیشمان هەیە ئەکید لە پرۆگرامی ستادی ریلاکسیشنمان هەیە مدیتیشنمان هەیە زۆر باشە. ئەگەر یاسایەکی ستاندەرمان پێ بڵێ پاڵپشت بە بنەما زانستیانە و وەروا و تەجروبانی کە پێشتر کردوتانە خوێندکارێک لەو 40 ڕۆژە 24 کاتژمێرەکەی چۆن دابشکە ڕەنگە ئەمە بۆ هەمووی نەبێ بەڵام بە ستاندەرد با بڵین بەڵێ طبعا ئەو 24 کاتژمێرەی کە هەیەی شتێکی تر کە زۆر زۆر گرنگە ئەبێ ئاگاداری خەوی بێت یعنی وەکو ستاندارد بۆ خوێندکار لەو تەمەنەیە ئەبێ بەلایانی کەمەوە 6 بۆ 9 سعات خەوی مەزبوط بێ یعنی خەوی خۆی ڕێک بکاتەوە ئەمە یەکێک لەوانە و وەکو وتم بۆ شێوازی کاتی سعیکردنەکەی بزانێ لە چ کاتێکا سعی بۆکرێت تەلەبە هەیە جاریوا بە تایبەت کاتی ڕەمەزانان بە بەیانیانە لەوانێ سعی بۆ نەکرێت یاخود ئێستش هەنێ تەلەبە هەیە ئەڵێ من بە شەوا سعیەکەم بە ڕۆژا سعیم بۆ ناکرێت ئەو ڕەنگە خۆراکیش جۆرێک بێ لە شتانی کاریگەری هەیە کەم بخۆی یاخود زۆر بخۆی یان شتی ناتەندروست بخۆی بەڵێ ئەکید ئەوە زیاتر لە بواری طبیەوەیە بەڵام من وەکەوەی کە وەرمان گرتووە لەوێ کاتی ئیمتیحانات بۆ نمونەگەر من بەیانی ئیمتیحانی ویزاریم هەبێت شەوەکەی باشتر وایە کوپێک شیر یاخود کوپێک ماستە بخۆنەوە بە هیچ جۆرێ ئەو خواردنەوەانە نەخۆن و کە کافاینی تیا چونکە خۆی تەلەبە لەو کاتە سترێسەکە ئەوە شەخوا زیاتر خوێندنی ینی چۆنەڵی خەوی کەمە بێتەوە وە گرنگترین شت لەو کاتانەیە ئەوەیە دوعاکردنی زۆر زۆر بێت بەڕاستی زۆر باشە دەرفەتمان نەماوە گەر پەیامێکی کورتت هەبێت لە کۆتاییە شتێک بیرت چوو پێبیڵی بۆ خوێندکاران یان بۆ خێزانی خوێندکاران یان بۆ مامۆستاکانی خوێندکاران دەستان خۆش بێ هیوادارم ئینشاء الله هەمووی بگا بە ئامانجی خۆی لەم ماوەکەمەیە ینی هەوڵبەن تەنها 2 مانگتانمەوە ینی وابزان لەناو سجنێکان و ئینشاء الله لەمای ئەو 2 مانگەیە هەم خێزانەکان هەم خەڵکی چواردەوریان هەم خۆیان هەوڵبن کاتێک کە دەرەجەیان هاتەوە نەڵەن خۆزگەوامان کرد یاخۆت گریانیان نەبێ و پەشیمانیان نەبێت چونکە پەشیمانی دادنایە ئینشاء الله سەرکەوتووە بن وە گرنگترین شتیژەوەیە تەوەکەل عەلی الله تەوەکولتان هەبێت دوعایەکی زۆر بکەن دڵنیا بن خوای گەورەش یارمەتی دەرتانە و خۆشتان یارمەتی خۆتان بەڵێ زۆر سپاس بۆ خاتوو ڕێدا خالید ئەندازیار کە لەگەڵمانە بوو هیوادارین خوێندکاران سەرکەوتوو بن و بتوانن سوودێکی تاویان لەو کاتەوە وەرگرت بێت کە ئێمە تەرخانمان کردبوو بۆ کۆششکردن ئێستاش ناوبڕێکمان هەیە زیزان دواتر دەگەڕین وڵاتان. بە ناوی خوای گەورە و میهرەبان ئەم گوڵە کە گوڵە جێوژی پێ ئەڵێن ئێمە و سلێمانی پێ ئەڵێن گوڵی گۆییش و کرمانجی خوار و پێ دەڵێن گیهیشێک واروە بە زمانی عەرەبیش زەعڕوڕی پێ دەگوترێ ئەم گوڵە گوڵە جێوژ یاخود زەعڕوڕ بەڕاستی لە سەدەکانی ناوەڕاستدا لە کۆنەوە ئەم گوڵە
بە گوڵی هیوا بە گوڵی ئومێد گوڵی ئەمەل ناسراو بوو و بۆ زۆر نەخۆشی و بۆ زۆر دەرد و ئەلەم بەکار دەهات وەکو چارەسەری زۆر نەخۆشی بەکار دەهات بەڵام ئێستا بە شێوەیەکی سەرەکی زیاتر لە بواری دەرمانی بۆ نەخۆشیەکانی دڵ بە شێوازێکی گشتی بەکاردێتن و زیاتر بۆ سووڕی خوێن ئەمە سووڕی خوێن زیاتر چالاکە کاتن بۆ دەمارەکانی خوێن و هەروەها زیاتر بۆ سینگە کوژە ئەمانە بۆ ینی بە شێوازێکی گشتی دەتوانین بڵێن وەکو بەهێزکەرێکی دڵ و بۆ نەخۆشیەکانی دڵ بەکاردێتن ڕوەکناسان بەڕاستی ئێستا ڕوەکناسان گوڵی گۆیژە یاخود بڵێن گوڵی جێوێژ یان بڵێن گیهیشێک وەکو خۆراکی دڵ دەیناسێنن ئەم گوڵام ئەم گوڵە وەکو خۆراکی دڵ دەناسرێت و لە کۆنیشەوە لە ئەوروپا بەڕاستی ئەم گوڵە زیاتر بۆ نەخۆشیەکانی گورچیلە و بۆ نەخۆشی میزڵدان و هەروەها بۆ وەکو مدیر لێلبەول وەکو بڵێن میز پێهێنەر زیاتر بۆ بواری نەخۆشیەکانی گورچیلیان بەکاردەینە تاکو کۆتایی سەدەی 19 لە کۆتایی سەدەی 19دا پزیشکێکی ئێرلەندی زیاتر بۆ نەخۆشەکانی خۆی بۆ نەخۆشی گورچیلەی بەکار عفۆن بۆ نەخۆشی دڵی بەکارهێنا دا نەخۆشەکانی خۆی لە ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەبوو سەرکەوتنێکی زۆر بەرچاوی هێنا بۆ نەخۆشیەکانی دڵ بۆیە لەو کاتەوە ئەم گوڵە بۆ نەخۆشی دڵ زۆر بەسوودە و بەکاردێتن واروها وەکو گوتم یعنی بەڕاستی بۆ نەخۆشیەکانی گورچیلەش سوودی زۆرە و بۆ بەردی گورچیلە بۆ ڕەمەڵ بۆ التیهابات بۆ هەموو نەخۆشی بۆ میزڵدان بەکاردێتن اینجا لە بواری تەقویەکردنی ذاکیرە بۆ ذاکیرەی مرۆڤ کە لەگەڵ گوڵی جینکۆگوڵ زیاتر تێکەڵەکرێتن بۆ ئەوەشیان زۆر بەسوودە چونکە ئەمەیان سووڕی خوێن چالاکە کاتن خوێن سەریع کاتن هەر دەرمانێکیش خوێن سەریع بکە و خوێن چالاک بکە خوێن بۆ دەمارەکانی مێشک باتن بێگومان بۆ ذاکیرە بەسوودە بێت و سوودی زۆرە بێتن و ئەوانەی کە فشاریان چ لە خوارەوەیە و چ ئەوانەی کە زۆر فشاری خوێنیان زەختیان بەرزە بێتەوە بە هەردوو حاڵە سوودی زۆرە یعنی ئەوەی کە بەرزە بێتەوە ئەوەی کە داشە بەزێتن ئەمە ڕێکخەرە منەظیمی زەختە فشارە ڕێک دەخیتن اینجا شێوازی بەکارهێنانی بەڕاستی چۆن ئێمە بتوانین ئەم گوڵە بەکاربێنین بۆ نەخۆشیەکان و بە تایبەتیش بۆ نەخۆشی دڵ و بۆ زەخت یاخود بڵێن فشاری خوێن و بۆ تەنانەت نەخۆشیەکانی گورچیلەش شێوازی بەکارهێنانی کەوچکێکی زەڵاتە یەک کەوچکێکی زەڵاتە لەم گوڵە و تەنانەت پەلکەکەشی ئەم پەلکەش بەکاردێت وەکو سوودی بەڵام گوڵەکەی وە سوودترە کەوچکێک لەمە دەکەی ناو گڵاسێک ئاوی کوڵاو ئاوی گەرم بە کوڵاوی بەسەریدا دەکەی بۆ ماوەی چارێکێک 20 دقە سەریدا دەپۆشی اینجا دوای ئەوە دەیپاڵێوی و ئاوەکە دەخۆیەوە ڕۆژی 3 جار ئەمە بەکاردێتن و بۆ ماوەی 20 ڕۆژ هەتا مانگێک بە تایبەتی 20 ڕۆژ زۆر باشە گەر بەکار بێ ڕۆژی 3 جار ئەگەر 3 جاریش نەکرێت ئەکرێت 2 جاریش باشە 2 جاریش سوودەکەی دەبێتن ئینشاءالله تعالە دووبارە سڵاتان لێبایزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە باس لە نەخۆشیە ڤایرۆسیەکان یا خود لە ناو نەخۆشیە ڤایرۆسیەکان نەخۆشی تای خوێنبەربوون بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دەشتی ئەمین پزیشکی پسپۆڕی نەخۆشیە ڤایرۆسیەکان کە لێرە لەگەڵمانە کاک دکتۆر سڵاوت لێبێ و زۆر بەخێر بێت. زۆر سپاس سڵاو لێوە. دکتۆر زۆرجار لەگەڵ لەوە دەست پێ بکەین بۆی باشتر ئامانجەکەمان بپێکین کە ئەڵێن تای خوێنبەربوون یاخود نەخۆشی ڤایرۆسی بەگشتی هەمەش لایەنەوە چەمکی زۆر وەرەگرێ بەڵام مەبەستمان لە تای خوێنبەربوون لە ڕۆی زانستیەکەیەوە چی دەگرێتەوە بە چی دەوترێت تای خوێنبەربوونیان ئەو نەخۆشیانەی کە بە تای خوێنبەربوون دەناسرێن. بەڵێ تەمان تای خوێنبەربوون تای خوێنبەربوونی ڤایرۆسی خۆی لە ڕاستیە یەک جۆر لە ڤایرۆسمان نییە گروپێک لە ڤایرۆسمان هەیە
کە ئەم گروپە ڤایرۆسە بەگشتی پێڵێن ئەبنە هۆی توژبوون بە تای خەمەربوون ئەو گروپە جۆرە ڤایرۆسە زیاتر لە وڵاتەکانی ئەفریقا هەیە مەسەڵەن چەند نمونێکمان هەیە وەکو کریمیان کۆنگۆ ریفت ڤالی بوونیا ڤایرۆس ئەمانە گروپێکی گەورن زۆر گەورەش نین مەسەڵەن لەوانەیە حاوەشت ڤایرۆس بن کە لە چەند وڵاتێکی جیاوازەوە هەنوو لەوێش ناوەکانیان وەرگرتووە هەمویان بەگشتیە بنە تای خەمەربوون ئەوەی زۆر بەناوبانگ بێتیانە کریمیان کۆنگۆیە کە ئێستا لە عێراقا هەیە لە چەند وڵاتێکی دراوسێشمانە هەیە ریفت ڤالی فیڤەرە و ئەوەیشان کە بەناوبانگە لە ئەفریقا هەیە ئیبۆلا ڤایرۆسە ئەمانە بەگشتی ئەو ڤایرۆسانن کە ناسراون و بەناوبانگن لە جیهاندا بنە هۆی تای خەمەربوون کە بنە تای خوێنبەربووناتە تای خوێنبەربوون چیمان لێ مەوەز لە تای خوێنبەربوونەکە چی حاڵەتی تای خوێنبەربوونەکە بەڵێ شت نەکوتوانە خۆشێکی ڤایرۆسیە ڤایرۆسەکە کە تووشی کەسەکە بێ بە تایشی بەرز دەست پێەکە دواتر یەکێ لەوە ڕازانی کە زۆر باوەتەیە خوێنبەربوونی ناوەکی و دەرەکی لە مرۆڤەکە و نەوەستانوی خوێنە لە دوای بنبرێناربوون و دەرزی لەدان و نەشتەرگەریەوە دکتۆر با باز لەو بکەین چۆن سەر هەڵەداوە چۆن مرۆڤ تووشی دەبێت بەڵێ تەمان بێم زانی ڤایرۆسەکە لە چیەوە هەیە و چۆن ئەگوازرێتەوە لەو شێوەیە توانین بزانین کە چۆن سەر هەڵەیە ڤایرۆسەکە خۆی زیاتر لە مێشولە و لە مشەخۆرەکانە هەیە بێت گوازەرۆک و گوازەرەوە ئیشەکەن خۆی لە ئاژەڵا هەیە وەکو فانێڵ هۆستی پڵەن ینی خانەخوێی هەمیشەیەتی بۆ ڤایرۆسەکە دواتر لەوە گوازرێتەوە بۆچی ئەگوازرێتەوە بۆ ئاژەڵ لە ڕێی ئەو مشەخۆرانەوە دواتر گوازێتەوە ئەویش بۆ مرۆڤ واتە ڕوونتر بە بڵێن ئەو ئاژەڵانەی بە دیاریکراوی باس لە عێراق کردیانە و جۆرە ڤایرۆسی با بڵێن لە عێراق هەیە ئاژەڵەکە خۆی هەڵگر هەر هەیەتی لە ڕێگەی مێشولەیەکە و لە ئاژەڵەکەەوە گوازێتەوە بۆ مرۆڤ بەم شێوەیە دیاریکراوی لە ڕێگەی گەنەوە گوازرێتەوە کەنا بڵێن ئاژەڵەکە تووشەکات ئەویش ئاژەڵەکە ڤایرۆسەکە زیاد ئەکاتیە ئەبێتە هۆی نەخۆشی لە ئاژەڵەکە ئەم مرۆڤانەش کە لەگەڵ ئەم ئاژەڵان کۆنتاکتیان هەیە ئەبێتە هۆی ئەوەی کە توش بن لە ڕێی ئاژەڵەکەەوە زۆر باشە دکتۆر کەی نیشانەکانی چین وە کەی نیشانەکان تیامانە ڕوئەواتە چۆن بزانین ئێمە تووشی پەتای خوێنبەربوون بووین بەڵێ نیشانەکە تاوان نیشانەکانی دیارە بەگشتی بە تایەک دەست پێکات تای بەرز دواتر ئەو کەسە ئازاری سەر ئێشە بجانە یاشە مەسان پشت ئێشە ڕشانەوە ئازاری گەدا دواتر دروستبوونی پەڵەی سوور لەسەر پێست و ناودەم دواتر خوێنبەربوون و هەندێک جار بێتە هۆی مردن ینی چەندی پێچە گەر کەسێک تووشی باوڵێن تای خوێنبەربوون یان ڤایرۆسێک لە ڤایرۆسەکان ئەم مرۆڤەی تووشی بەرەو حاڵەتی تای خوێنبەربوون بردبێت نیشانەکانی چەندی پێچێ دەرکەون لەسەر جەستە یاخود لە هەناوی ڕاستە تەمان هەر بەگشتی توانین بڵێن هەموو نەخۆشیەک بەکتریابی یا ڤایرۆسی بێ ماوەی مانەوەکەی لە کەسەکە کەتە سەر چەند هۆکارێک ینی تاگە هۆکارێک نییە دیاری بکات دەکەتە سەر بەری تەندروستی کەسەکە بەگشتی وە توژبوون بە ئایا بە یەک ڤایرۆسیا چەند ڤایرۆسێک یا بەکتریایتر لە هەمان کاتە وەها کۆمپلیکیشنە و تاقیدەتانی کە بۆی دروستە بێ لە کاتی تەمەنی کەسەکە ئەمانە هەمووی کاریگەریان هەیە دەورە بین لەوەی کە چەندێک ئەمێنێتەوە تیا بەڵام بەگشتی لە مای هەفتەیەک 10 ڕۆژ ئەمێنێتەوە لەگەڵیا بە شێوەیەکی گشتی دکتۆر ئەو کەسی کە توش دەبێ ئەگەری باشبوونی هەیە یاخۆت وەکو وتت ڕەنگە ئەو کەسە بمرێ ئەوەدا ترسناکە ئایا کامیانەوەی هاوڵاتیان زانیاریان لەسەر نەخۆشەکە هەبێ بەڵێ خۆی بە پێی وەبسایتی فەرمی CDC ئەمریکی بە نزیکەی لە سایە هەتا لە 150 نسبەتی مردن هەیە بەهۆی CCHF ئەمی کەوتمان لە ئێستا لە عێراق قبڵاو بۆتەوە یعنی تازە مێژووی هەیە پێشتر لە عێراقا هەبووە لە ساڵی 1970 تقریبا پێم لە عێراقا هەبووە بەڵام تر ناوبەناو دەراکەوێت و نامێنێتەوە چووکوتم سەرچاوەڕ ئەسڵەکەی لە خۆی لە وڵاتانی ئەفریقا و لە دراوسێەوە هەیە هەر تەنها لە عێراقی شانیە تقریبا لە 55 وڵاتە هەیە لە رووسیا هەیە لە ئەفریقا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەوروپای ڕۆژهەڵاتیش هەیە سەرەتا وەکوتم گەنەکەی گوازێتەوە دواتر لە ئاژەڵا دەرەکەوێت مرۆڤێکی زۆر هەیە لەگەڵ ئاژەڵا کۆنتاکتی هەیە و ئاژەڵ بەخێوەکات و لە سەبرخانیایی شەکات و گۆشتفرۆشە و لە کارگەی بەرهێنانی گۆشتایی شەکەن ئەم هەموو کەسانە لە ڕیزی یەکەمان کە توش بن بۆ نەخۆشیە دکتۆر ئەو ئاژەڵانە کامانن کە ئێمە دەبێت سێر خۆمانی لێ بە دوورگوری بۆی تووشی ئەم پەتای ڤایرۆسە نەبین بەڵێ وەک بۆ هاوڵاتی بەگشتی ئەوانەی کە لەگەڵ ئاژەڵا هەڵسوکەوتیان نییە ئەوانە مەترسی کەمتریان لەسەرە بەڵام هەر کەسێک کە گۆشت بەکاربێنێ بۆی هەیە مەترسی لەسەر بێت گۆشت بەکاربێنێت دەکمان ئەمە ئاژەڵی ماڵی ناگرێتەوە ئاژەڵی ماڵی ناگرێتەوە بەڵێ کەواتە دکتۆر
لە هەرێمی کوردستان تەسەورێکە بەگەر مبالغە نەبێت لە هەموو گیان زیاتر گۆشت بەکارهێنین و گۆشتە خۆین جا بە و ئاژەڵانشەوە کە ئەو گەری هەیە ئەو ڤایرۆسیان بۆ ڕۆشت بێ جا بە تایبەت بەرخە یاخود ئەو گوێلک و با بڵێن ئەوانەی تر چۆن بتوانین ئێمە خۆمان بپارێزین لەوەی بۆ نمونە گۆشتێک دێتە ماڵەکەی من دەیکڕم نایزانم بەڵام ڕەنگە ڤایرۆسیتی هەڵگری و ڤایرۆسە بێ بە چ ڕێکارێک ئەکرێ من خۆم بپارێزم یاخود لە هەر هەموو عیوانەکە من هەر تووشە بم یان کوڵانێکی باشواکە من پارێزراو بم بەڵێ تاوان لەوانەیە کەمترین ئەرک لەسەر هاوڵاتی بێت ئەوەی کە گۆشت بەکارێنێ ئەرکەکە لەسەر چییە کە ئێمە توش نەبین سەرەتا حکوومەت کە ئەو ئاژەڵانە بڵێن ئێمە ئاژەڵە سەبرینخانەکانەوە پێویستە گۆشت وەرگرین ئەو ئاژەڵێک کێتە کوردستانەوە ئەگەر ئاژەڵی ناوخۆیی بێ یان ئاژەڵ بێت کە هاوردە ئەکرێت سەرەتا ئەبێ ئەو ماوەی کەرەنتینەمان هەبێ بە تایبەتی لەم سەر لەم کاتەیە کە ئێستا نەخۆشیەکە لە مەسەلەن لە ناوڕاست و باشووری عێراقا هەیە و لە کەرکووکیشا هەیە کەرەنتینمان هەبێت بۆ ئاژەڵانێکێنن ناوە چونکە لە کوردستانە ئێمە ئەو ئاژەڵێکە هەمانە بەرهەمینە خۆی بەش ناکات پێویستە ئاژەڵ لە دەرەوە بێت بۆمان کە لەوانەیە سەرچاوی هەندێک نەخۆشی من بێجگە لە تایخەمەربوونیش لەبەرەوە کەرەنتینمان هەیە ئێمە ئەوە ڕێکارێکی باشە بۆمانەوەی ئەو ئاژەڵی کامێنێتەوە بۆ ئەو 4 ڕۆژە ئەگەر هەر نەخۆشیێکی هەبێت دەرئەکەوێت لەو ماوەیە وەروەها ئێمە سەرچاوی گۆشتمان سابرینخانەکانە ئەم سابرینخانانە ستافی پزیشکی ڤێتەرنەری لێیە کە لە پێش سابرینەوە دوای سێبرنیش پشکنینی بۆ ئەکرێت ئەوانەتوان تەشخیصی بکەن بەڵێ هەر ئاژەڵێک لە سەرەتایە کە لەوێ لە پێش سابرینەکە پشکنینی بۆ ئەکرێت هەڵبەت پێی ئەزانرێت کەمە هەڵگری نەخۆشی بیان جاکرێتەوە دواتر لە دوای سەبڕێنەوە پزیشکی سافی تایبەتی تر هەیە پشکنینی بۆکەن ئەوانیش بە هەماشێتوان جایکەنەوە لەبەر ئەوە کەمتر مەترسی لەسەر هاوڵاتی هەیە کە ئاژەڵ لە ئەگەری ئەوەی گریمان کیلۆیە گۆشتمان هێناوە و با بڵێن ڤایرۆساویە چی بکەین یعنی بە کوڵانێکی زۆر لە ناوەچێتەوە یانێ ئەو مەترسیی نامێنێ ئەوە زۆر دکتۆر ئەگەر هاتوو کەسێک توش بوو پێویستە ئەم کەسە کەرەنتین بکرێ بە هەمان شێوە و لە نەخۆشخانەکاندا بە شێوازێکی تایبەتدا بنرێن جیاز لە نەخۆشەکانی تر ئایا مەترسی هەیە بۆی ئەو کەسانی کە مامەڵی لەگەڵاکەن توش ببن؟ طبعا نەخۆشەکە ئەوەی باشە گواستنەوەکەی تۆزێ خاوە یعنی مەرج نییە کەسە کە توش بووە بێتەوەی گواستنەوە بۆ کەسی دیتر یان لە ڕێی هەوا ئەوانەوە ناگوازرێتەوە لە جیهانە دکتۆر باسکەین پێشەوەی باز لە کوردستان لە عێراق بکەین بەگشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی یا خۆت ئەو ڕێنمایە تەندروستیانە لە باس لەم نەخۆشیە ڤایرۆسانە کراون و ئەو ڕێکارانە یاخود ئەو چارەسارانە گیراونەتە بەریان لە ئێسایا دەگیرێنە بەرچین سەرەتاوتم خۆپارازیە دواتر ئەو کەسێک کە تووشە بێت جاکرێتەوە وەکو کۆرە نەخۆشی وەکو ڤایرۆسی کۆرۆنا نیە مەسەلە ئەگەر کەسەکە بڵێن بەدەست لێدان لە شتەکانەوە تەنها زۆرترین ڕێگەکەی لە ڕێگەی خوێنەوە گوازرێتەوە هەندێک راپۆرتێکە باز لەوەکە لە پژم و کۆک گوازرێتەوە بەڵام ئەوە واتە خوێن چۆن خوێنەکە بخۆین بەردەستمان بکێ بەرزامێک بکەوێ خوێنەکەی ئەو ئاژەڵە لە ڕێی نەشتەرگەریەوە لە ڕێی پزیشکی دانەوە ئەو کەلوپەرانێک کە پیسێ بۆی خوێنەوە بابەتانی کە لە مرۆڤ هەیە بەو شێوە گوازرێتەوە دکتۆر ئەنی وەم نەگەر کەسێک دەستی ببڕێیان شتێک ئەمەش بەماشەوە کەسە خوێنی لێبێ هەر ئەگازرێت بەڵێ لەڕێی خوێنەوە بەڵێ زۆر باش کاتە دکتۆر ڕەنگە ئێستا کەمێک بینەرانمان بە نەشڵەژین لە کوردستان باسی کوردستان بکەین بارەدۆخی تەندروستی کوردستان یا خۆت توانای لایەنی تەندروستی کوردستان بۆ مامەڵەکردن لەگەڵم حاڵەتانەوە پەیامت بۆ هوشیارکردنەوەی هاوڵاتیان بەرامبەر بەم جۆرە ڤایرۆسانەوە بە دیاریکراویش ئەمەی کە باست کرد بەڵێ تاوان هاوڵاتی گوت پێویست ناکات بترسێ لێرە نەخۆشیەکە لەژێر کۆنترۆڵیان نیشە لای خۆمان ڕێگەکانی گواستنەوەی زۆر خاوە بۆ شێوەیە نیەکەوکو کۆڕنابێت دکتۆر چارەسەرەکان چین واتە کەسێک کە توش بوو ئایا بەڕاستی هیچ چارەسەرێکی نییە یاخود ئەو عیلاجانێکی کە پێیان دەوترێت تایبەتە بە نەخۆشی یاخود تایبەتە بە نیشانەکانی نەخۆشیەکە چارەسەر تایبەتە بە چارەسەرکردنی نیشانەکانی نەخۆشیەکە نەگە نەخۆشیەکە خۆی یعنی ئێمە چارەسەرێکمان نییە بۆ ڤایرۆسەکە خۆی تەنها دوای نیشانەکانی چارەسەرکەین کاتە ئەو عیلاجانی کە بەکارێت تەنها بۆ کەمکردنەوەی ئاعرازەکانێتی بەڵێ بیزڵبێت ئەگەری باشبوونی هەیە ئەو کەسە ئەگەری باشبوونی هەیە تەوانە بێ نیشانەکانی خوێنبەربوونەکە و دکتۆر خۆی گیراوازان تۆزا خۆڕۆقینا بە پەلەمانە داریشی بەدیارتەوە ئەم خۆڵبارینەوە تۆزێک بەس تۆزێ پەلە بوو پلانی خۆی نەوێ بۆی زوڕوا دکتۆر مەژغوڵی ماشەڵە زۆر باشە خۆڵبارین وڵا دکتۆر کاریگەری لەسەر هەمومان کردووە ئەرەوە چی بکەین تۆزێ هەر
هەچەند لە بابەتەکە لای هەر حەلی ماسکەکەی وانە زۆر باشە کەواتە کاکتۆر بۆی زۆر وقتی بەڕێزیشت نەگرین و بە دیاریکراویش لەم حاڵەتەیە گەر خۆت زانیاریەکی تر هەبێ یاخود بابەتێک ئێمە ڕەنگە پێمان پێ نەبردێت لەسەر مەوزوعی نەخۆشە ڤایرۆسیەکان یان ئەم حاڵەتی هەیە لە ڕێکارەکانی گواستنەوەی لە خۆپارێزاری لە چارەسەرەکان شتێک ئەگەر تەوێ خۆت ئیزافێکی خۆپارێزیەرەوە هەوڵاتی هۆشیار بێت گۆشتی سەرچاتە بەکار نهێنێت و هیچ پێویست بە ترسود لە ڕاکێش ناکات. باشە ئەگەر کات و بۆن شتێکمان لە خۆمانە شک برد ئاچون بزانین ینی پەنابەری نەبەر من کە تەندروستیەکان ئەگەر من زووتر بە حاڵەتەکەی خۆم بزانم ئەگەری باشتر بوونم هەیە بەڵێ بێگومان پزیشکی تایبەتمەند هێناوی توانێت چارەسەردا بۆ بکات. بەڵێ بینەرانی عزیز کاکتۆر سپاس دەکەین بۆ دەرفەتێ بەمەخشی دەستکان خۆشوێ مەمنونین سپاس دەکەین بە هیوایەوەی هەموو لایەک پارێزراو بن بەس تا توانن گۆشتی سەرجادە بەڕاستی بەکارمێنن بەبنەمای مسیبەت بۆ خۆشتان و بۆ دەرودراوسی و دەوروبەریش کە بەڕاستی پزیشکەکانی ڤێتەنەری وەروە پزیشکە بەڕێزەکانی تری بواری مرۆڤیش کە زۆر جار جەخت لەسەرەوەکەنەوە گۆشت یەکێکە لەو هۆکارانەی نەکرد نەخۆشی ڤایرۆسیەکرێ مرۆڤ تووشی زۆر بەڵای تر بکە تکایە گۆشتێک کە تەندروستە بەکاری بێنن وەروە خۆپارێزێکی گشتیش تەندروستێکی باشترمان پێ بەخشێت. بەڵێ زیزان ئێستاش ڤیدیۆکمان ئامادەیە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین بینەری ئەو ڤیدیۆ دەبین و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. من وەکو بەشداربوویەکی ئەم خولە بەشداریم کردووە لەم خولە زۆر دەستخۆشی لە مامۆستا سەرکەوت دەکەم کە ئەم خولە بۆ ئێمە کردووەتەوە ئەوە ئەمە هەفتەیەکە ئەم خولە بەردەوامە و ئیشەڵا خولەکە کۆتایی پێدێت و ئینجازە بە هەموومان دەدرێت و هەروەها ئێمە لە غەڵەت و کەم و کوڕەکانمان کەم بووەتەوە و ئێستا لە جاران باشترین. من لە تەمەنی 6 ساڵیدا ئاواتم بانگ بووە و هەتا ئێستاش لەخوا بەزیابێ کەس ڕێگری نەکردوم لە بانگدا بچم بۆ هەچ مزگەوتێت دڵم ناشکێن ئەڵم بانگەکە بدەم. هیوادارم خەڵکی تریش چاو لە ئێمە بکات مامۆستایانی مزگەوتەکان خول بکەنەوە بۆ ئەو چواردەوری خۆیان لەبەرەوەی ئەوانی شۆک و ئێمە ئاوا فێری بانگ ببن و ئەحکامەکانی بانگ بزانن و هەروەها معناکانیشی بزانن. زۆربەی بانگێژەکان ئەو هاجر ناکات بۆ چونکە ها لەزمان بۆ ئەشهد ئەن محەممەدەن ڕەسوڵ ڕۆژ دەڕواهەیە دەی جوان حي على الصلاة يكم هاو بدها
نەیلەرێنیتەوە بۆ ئەوەی ڕتمی حایرەسەڵاتی دووەم جوان دەرچێت. دیارە ئەوەی کە من دەرکم پێ کرد کۆمەڵێک مێردناڵ و لاوی ئەم مزگەوتەی ئێمە و چواردەوری ئەم گەڕەکە تەمامە گەڕێکی حی مەزەفینێکە ئەم مزگەوتی لێیە کۆمەڵێک لاوی خوێنگەر من بینی کە دەنگخۆشی زۆری تیا بوو کە حەزیانە کرد کە بێنە پێشەوە جاجار ئاهاتن بانگ دەن مەسەلەن ڕێگریان لێ ئەکرا یا بانکەکانیان غەڵەت بوو یا مەسەلەن کەم و کورتیان هەبوو بۆیە هەستم کرد کە من ئەتوانم کە ئەو فەراغە بکەمەوە و ئەو گەنجانە پێ بگەێنم بۆیە لە دوای مشاوەرە بە مامۆستا جاسم پێشنوێژ و تارخێری ئەم مزگەوتە ئەوش پێی باش بوو کە ئەم مناڵانە کۆبکەین و ئەم مێردناڵانە کۆبکەین و قانون و ئەحکامەکانی بانگیان فێر بکەین و ئیجازەشیان دینی بۆیە گشتیانمان کۆ کردو ئەلحەمدوللا تقریبا نزیکەی 25 بۆ 30 تەلەبە ئەبن و ماوەی تقریبا هەفتەیەکە خەریکین و ئەلحەمدوللا بەرە کۆتاییە چێ زۆریان باش بوون و هەندێکیان تقریبا ماون. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله منۆک و بەشداربوویەکی ئەم خولە زۆر سوودم لێ بینیوە وهروە هەندێک کەسی خۆیان بانگ دەزانن بەڵام پێویستە بەشدار لەم جۆرە بانگدانە بکەن لەبەرەوەی زیاتر شارەزای ئەحکامەکانی بانگدان ببین وهروە هەندێک کەس بەهرەی دەنگخۆشیە بەڵام چێتە دەرناکەوێت تاوەکو لەم جۆرە مزگەوتانە و لەم جۆرە خولانەدا بەشداری نەکەن و من دەستخۆشیێکی زۆرمێ لە ماوەسەرکەوت و هیوادار و مامۆستاکانی تریش چاو لە ماوەسەرکەوت کەن و دەورەی ترکەنەوە چونکە زۆر مناڵێ دەنگێکی زۆر خۆشانێ و بارێکی شاراوان هەیە بەڵام ناتوانن دەری بخەن. ئێمە وەکو قوتابیانی ئەم مزگەوتە کە بەس مامۆستا سەرکەوت بانگێکی بانگمانی کرد بۆ ئەم خولە بۆ ئەوەی بووینە بانگبێژ و یارمەتیماندا بۆ ئەوەی بۆ دوا ڕۆژ بانگبێژی زۆرمان بانگبێژمان هەبێت و خولەکە بۆ ماوەیەک بەشداریمان کرد دوای ئێستا پرۆبڵمان پێکا لێک ڕۆژ لە دوای ڕۆژ بۆ ئەوەی لە بانگبێژی باشتر بینوش لە شەرمان لە بامەر ئەو بشکێت بۆ بانگبێژی و ترسمان نەبێت لە کاتی بانگداندا ئەگەر مامۆستایەک هانت نەدا ئەگەر یەکێک هانت نەدا بۆ بانگبێژی ئەوە ناتوانانی بەشداری بکەیت لەم خولانەدا ئەم خولە گرینگە بۆ منداڵانی مێردمنداڵان و لاوان لەوەی باشترە لەوەی کە بچنە نێوکۆڵانە سەرقاڵی یاری ئەلەکترۆنیەکان بوون و کاتی پێوە بکوژن و باشترە بێن لەم خولانە بەشداری بکەن. ئەزیزان لە تەوەری سێمدا لەگەڵتانە بەردەوامین باس لە پرۆژەی چاپکردنی کتێب ئەەکەین بزانین ئەم پرۆژەیە چییە کە لەن خاوەنی پرۆژەکە گەنجێکە و ئێستا لە سۆدیۆ لەگەڵمانە ئەویش زۆر بەڕێز هامنە هۆرامیە خاوەنی پرۆژەی چاپکردنی کتێب کاگامنەوە بەخێربێ خاڵبوون بە ئامادەبوونە زۆر سپاس بۆ ئێوەش خێر بێ بە بەورامیش خرامی بەخێر بیام نەگەن دەست خۆش باسێکمە بۆکی پرۆژی چاپکردنی کتێب چییە کە ئێوە خاوەنی ئەو پرۆژیان و چی لە خۆ دەکرێت؟ سەرەتا بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت سپاسی کەناڵی پێیامەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە کە بتوانین دەربارەی ئەم پرۆژەیە قسە بکەین. زنجیرەکەی ئێمە ناوی زنجیرەی هۆمینە قسەکردنە دەربارەی کایی معریفی و ڕۆشنبیری هەوڵمانداوە لە ڕێگەی ئەم زنجیرەوە کۆمەڵێک بابەت بڵاوکەینەوە کە سوود هەم بە لایانی مێژویی هەم بە ئاینی هەم بە کەلتوری کورد بگەێنێت و بتوانین معریفەیەکی فراوان بە گەنجەکان ببەخشین بەتایبەت چونکە بەرهەمەکانمان زیاتر مۆرکێکی گەنجانەی هەیە و هەوڵین لەم ڕانگەیەوە زیاتر خزمەت بکەین.
کەی دەستان پێ کردووە و بۆی بینەرانیش باشتر بزانن کێ و هەر بەڕاستی خێریکی چین زیاتر بۆ ماڕوون بکەیتەوە کە مەبەستمان لە چاپکردنی پرۆژەی کتێب چییە؟ ئەم زنجیرەیە کە پێی وترێت زنجیرەی هۆمین لە کۆتایی ساڵی 2009دا دەستمان پێ کرد سەرتا بە بەرهەمێ دەستمان پێکرد بەرهەمەکە بریتی بوو لە کتێبی بە نوقڕێزە بە پێچوانی میلی کاتژمێرەوە ئەم کتێبە باسی چمکێک لە ژیانی پێیانبەری خوددا دەکات صلی الله علیه وسلم کە دەربارەی شەڕی بەنی قوڕەیزەیە ئەمە بچۆتە نێو ناواخنی بابەتێکەوە واتە بە پێچەوانەی کتێبەکانی تر کە بە شێوازێکی ڕووکەشی لەسەر ئەم بابەتە دواون ئێمە ئەمەمان کرد بە دەواازەی بەرهەمەکانمان ینی بە تەواتی لە ڕووداوەکان چۆنیەتەکانی هەوڵکارەکانی ئەسڵ و بنەماکانی بەپێی پێوەرە مێژوویەکان تێکدانەوەمان بۆم ڕووداوە کردووە. کاتە تا ئێستا چەند کتێبتان کردووە کتێبەکان چی بابەتێکی تر لە خۆ دەگرێت ئەو نووسەرانەکیان یا خۆت ئەمانە توێژینەوەن و جۆرێک لە بابەتی زانستین هەر خودی زنجیرەکە کە ئێمە ناومان نازنجیری هۆمین وشەیەکە لە من نایەکی کرمانجی ژوورەوە وەرمگیر کەواتای شتێکە هەردەم بمێنێتەوە ئێمەش ئومێدمان وا بوو ئەم زنجیرەیەمان هەردەم بمێنێتەوە هەم وەکو خێر و هەم وەکو ئەو کە ڕۆشنبیری کە ئەمانەی خزمەتی پێ بکەین بەرهەمەکانمان زیاتر دووتوێی هەم ئاینی هەم مێژوو هەم زانستی لەخۆ ئەگرێت ینی هەر کایەیە کە بزانین سوود ئەگەێنێتەوە بە خەڵکی ئێمە لێرە یاقسەی لەسەرەکەین و بڵاویەکەینەوە واتە گروپتان هەیەوە؟ ئەتوانم بڵێم دوو کەسین سێ کەسین ئەم دوو سێ کەسە بابەتێکە لە کۆمەلگا ڕەنگە هەست بکان پێویست بکە قسەی زیاتری لەسەر بکەوێن دانیشن شرۆڤەیەکەن لەسەری ئەنووسن دوای چاپیەکەن بەڵێ ئێستا بۆ نمونە سەرنج ئەدەمزانم چ کەسێک لە چ کایەکە کتێبێکی باشی هەیە بەڵام خۆی توانای نییە کە ئەم کتێبە هەم لە ڕووی داڕشنەوە داڕشنەوەی بۆ بکات و هەم لە ڕووی چاپکردنەوە چاپی بکە یعنی ئەتوان بڵێن پراوێزخراوە ئێمە هەوڵین لەو پراوێستنە بێنینە دەرەوە لەو تواناکەم و مەحدودەی کە هەمانە بڵاویکەینەوە خزمەتێکی بۆ بکەین باشە هەتاوەکو ئێستا چیتان بەرهەم هێناوە؟ وەکو چاپکرا و ئێمە تا ئێستا ئەو کتێبانێکی هێناوچە بەرهەمی خۆتانن؟ ئەمانە بەشێکن لە بەرهەمەکان خۆمان تا ئێستا 11 بەرهەمان چاپ و بڵاو کردوێتەوە ئەگەر کەمێک ئاماژە بەوانە بێ ئەوانە چی لە خۆ دەگرێت؟ بەڵێ ئەمە بەرهەمی یەکەممانەکە یەکەم چاپکرا و نۆبەرەی بەرهەمەکەمان بوو بە نوقڕێزە بە پێچوانی میلی کاتژمێرەوە کە باسم لی کرد لە نووسینی بەڕێز سەردار کەریمە خۆم پێداچنەوە داڕشتنەوە لەسەر نووسین بۆ کۆی کتێبەکانەکەم کە یەنە بەردەستمان لە ڕووی هەم ڕێزمانیەوە هەم لە ڕووی زمانەوانی و هەم لە ڕووی لێکدانەوەکانی کە ئایا بۆ نەکش کۆمەڵشتانێکم پێویستی بە پەرایز نووسین و ڕوونکردنەوەیە ئەمە یەکەم بەرهەمە ئەمە توانین بڵین بەشێکە لە سیرە کاتێ و کۆنتاک دەکەن لەگەڵ نووسەرەکانە؟ بەڵێ ئەوان خۆیان ڕازین ینی لەسەر ئەو شتێک ئێوە بڵاوەکەنەوە بێگومان خۆشیان یاخود ئێوە داوا ئەکەن کە بووی چاپ بکەن بێگومان خۆیان زۆریان پێخۆشە چونکە ئەو بۆ نەجاری وایە لە لینکێکی فەیسبوک شتەکەدا ئەنێ خۆی توانای نییە بڵاوی کاتەوە ئێمە این پێشنیاری بۆکەین ئەیش پێشنیارەکە پەسەند دەکات ئەمە وەکو یەکەم بەرهەم باسمان کرد دووەم بەرهەم ئەمە پەرتووکی بەڕێز زاناقەرەداغیە کە خۆی ڕێکخراوی نمایان هەیە ئەم پەرتوکەی لە لای ئێمە چاپ کرد ئێمە کاری دیزاین و ناوەخت و پێداچنەوەشمان بۆ کردەوە باسی ژیانی کۆمەڵی سەرکردە ئەکا کتێبەکەشمان ناونا ژیوای پڕ ئەزمون کە کۆمەڵێک سەرکردەی گەورەمون لە مێژوودا چڕوەڵێکیان هەبوو چۆن توانیویانە کاریگەریان لەسەر کای جیاوازەکان هەبێت ئەمەتر بابەتەکان مێژووی وازام لە تەخەسوساکی خۆتەوە نزیکن تا ڕادەیە بەڵام شتی جیاوازتریشمان هەیە ئەم دوو بەرهەمە ئەتوانم بڵم یەکەمی بەرهەمی کوردی بەم شێوازە چاپکرابێت دەربارەی مێژووی کۆریایە هاتوین بەراوردمان پێکردێتەوە بە مێژووی کوردستان پەرتوکەکە ناوی دوڕێک لە مێژووی خۆرهەڵاتی دوورە دوڕواتە گەوهەر واتە هاتوین چمکێکمان لە مێژووی خۆرهەڵاتی دوور کە کۆریای هێناوە وەکو مێژوویەک وەکو بەراوردکاریەک وەکو شێوازێکە سەرنجی بەرامبەرەکە ڕاکێشێ لە خوێندنەوەیە قسەمان لەسەر ئەم لایەنە کردووە تا ئێستا دوو بەرگی لە دەرچوو بە ناوی گۆگری و بایەکجی جا لەگەڵ کۆریا بەراوردتان کردوین؟ بەڵێ نەبێ بە تعلیقی سیاسی لە کۆریای باکوور زۆرە چینیا باشوورەکەیە وەکو لایەنە فەرهەنگەکە ینی ئێمە سەرنجە دێن ئەوان بە کۆمەڵی قۆناغی مێژوویە تێپەڕیون هاوشێوی خۆمان ئەتوانم بڵێم وەکو شەڕی ناوخۆ بیگری وەکو لایەنی حەزاری و شارستانیت بیگری وەکو هەر لایەنێکە ئەیبینی نزیکاتێکی زۆرمان هەیە جا من سەرنجم یا زۆر بەرهەمە بینی بەراورد دەکاتەوە بە فارس و عەرەب و تورک ئەمانە تۆزێک شتەکە چۆنڵی زۆر وتاوەتەوە گشتیش بووە بەڵێ حەزم کردیانی شتێکی نوێ بێتەکەەوە یەکەم بەرهەم بوون لەم بوارەیە من خۆم بینی بێتەوە ئەمە نووسینی خۆم بوو هەردووکیان باش ئێمە ئەتۆممانە بۆ ینا شەڕی دراوسێ بەکارمانێنە ئەمەش کتێبێکی خۆمە ئامێس ئەم کتێبە لە دوتوێی کۆمەڵی گفتوگوۆیە هاتەکایەوە کتێبەکە بە گشتی باز لەوە ئەکە کە تۆ چۆن
خدا ئەناسیت چۆن ئەتوانی پێی بەخوابەری چۆن ئەتوانی وەڵامی ئەو پرسیارە وجودیانە بیتەوە دەربارەی خوددان کتێبەکەشمان ناونا ئامێستەرنجمیان زۆر کتێب هەن لە بازارە بۆن منە ئەڵێ وەڵامێکی دەمکوتکەرەوە بۆ ناحەزانی ئیسلام وەڵامێ بۆ دژە ئیسلامەکان هەوڵمانیا کتێبەکە ئێمە جیاوازتر بێ ئێمە ئامێزکردنەوە بێ بۆیان یعنی کە ئێمە وەڵامیان ئەینەوە بۆ شێوازە نەبێت کە ڕقەبەرایەتیەک بێ لە بینی ئێمە ئەوانە وەکو ئامێزکردنەوەیەک بێ لە نێوان هەمومانە بۆیان بەرهەمە وەڵامی کۆمەڵە پرسیارەداتەوە هەم دەربارەی خوددا چۆن بزانین خوددا هەیە وجودی هەیە و چۆن واجب الوجودە بەسەر ئێمەوە وە کۆمەڵی پرسیار کە لە مێشکی زۆر کەسایە بۆن منە کەسانێک ئەڵێن باشە خوددا چۆن هەر هەیە چۆن ئانی ئایا دروستکەرێ بۆ خوانیە یاخود ئەڵێ ئایا مادە ئەزەلیە ئەبێتە جێگرەوە بۆ خوا یا وشەی ئەڵڵا ئایا ئەم وشەیەکی ڕەسەن یا تەنها لە عەرەبی هاتۆتەکایەوە یاخود بۆن ئێمە لە نێو ئەم هەموو ئاینە جیاوازەیە چۆن بزانین خوای کام ئاین ڕاستە کە ئەمە بۆ ئەم بابەتیان چینەتەوە سەردەقەکانی هیندۆسی و زەردەشتی و بودایی و مەسیحی و یەهودی بەراوردێکی قوڵی ئاینیمان بۆ کردووە تاوەکو گەیشتنەوەتان سەرچاوەکانتان ئاینی بووە سەرچاوی هەم زانستی هەم فەلسەفی هەم ئاینی تا بەکار هاتووە بۆیە ئەمە یەکێک بلۆ پەرتوکانی کە برەوێکی باشی هەبوو ئەم بەرهەمەمان ئەدەبیە گوڵ لە شعری کلاسیکی کوردیدا ئینی برای بەڕێزم کاک کەیوان پەروینە ئەمە لە بواری ئەدەبیاتان نووسێتی ئەو گوڵانەی کە لە شعرە کلاسیکە کوردەکانە بەکار هاتوون هەر یەکێکیان ڕەمزن بۆ چۆنەڵی شتێک وەکو ڕەمزێ بەکار هاتوون وەکو واتایە بەکار هاتوونەتەوە ئەم هاتۆ شیکردنەوەی بۆ ئەم چۆنڵی ڕەمزانە کردووە کە هەر گوڵێکیان بە چ مەبەستێ بەکار هاتووە کتێبێکی زۆر جوانە و ینی مرۆڤ چێژی لێ ئەبینێ لە خوێندنەوەی بەرهەمی حوتەم کە ئێستا لە بەردەسی منایە ئەو خودایی کارگیز نەبووە ئەمە کتێبی بانخوازی بەناوبانگی ئیسلامی ئەحمەدیداتە ئەحمەدیدات لێرە باسی بەراوردکاری بەڵگەکانی ئینجیلەکە کە چۆن ئەو بەڵگانە ئەبنە هۆکارەوەی کە ئێمە ئیسا وەکو خوانە ناسین بەڵکو وەکو پێغەمبەرێک بیناسین عەلەیهی سڵات وەسەلام کۆمەڵی کتێبی تریشمانەیە ئێستا نەمهێناوە حالیان وەکو کتێبی قورئان معجزەی معجزەکان کە هەر پەرتووکی ئەحمەدیداتە وەرگێڕانی بۆ کراوە حتماً ئەم دوو پەرتوکە بە هاوکاری ستافی دیدات پێکەوە چاپکراون ئەویش بە هەمان جۆر باسیەوەکە کە ئێمە چۆن لە ڕێگەی قورئانی پیرۆزەوە هەستی پێ بکەین کە ئەمە معجزەیەکە لەلایەن خودداوە نێردراوە بۆ ئێمەی مرۆڤ یەکێکی تر لە بەرهەمەکانمان کتێبێکە کە باسی خاتونێکەکە کە یەکەم ئەتوانین بڵێن ژنە سوڵتانە لە مێژووی ئیسلامە شەجەرە دوڕ پەرتوکەکەشمان ناوی شەجەرە دوڕ تاقانەکەی مێژووی ئیسلامە کە ئەم ژنە ئەتوانین وەکو بڵین لایەنێکی جوانە لە مێژووی ئیسلامە کە ئەم توانیوە وەکو فەرمانڕەوایەک لە میسر و شام دەسەڵات بگرێتە دەست کە ئەمە توێژینەوەی بەکالۆریۆز بوو ئینی برای بەڕێزم کاک ڕێبین بوو کە لە شاری هەولێر نووسی بووی پێشنیامان بۆ کرد کە چاپی کرد یانەوە بە شوێن شتی دانیسقە و هەر بەڕاستی دوڕوو گەوەراسایە ئەگەڕێن بابەتەکان تایتڵەکان ناوەڕەکە هەمووی زۆر جوان و دڵیان فیدباکێکتان وەرنەگرتوێتەوە هەستان نەکردووە لە ماوەی چاپەکان خەڵک چۆن خوێنەران بەدەم نووسینانەواتە بن بێگومان نەک ئەو لایەنە بەڵکو چەند لایەن هەبوو لەم کتێبانەیە کە سەرنجی خەڵکی ڕاکێشاویانی بۆیان نردومەتەوە یەکەم شێوازی نووسینەمان ینی ئێمە هەوڵین شێوازێ بنووسین کە وشەی کوردی پەتی زۆرتیا بەکاربێنین وشانێک بەکاربێنین کە ئێستا خەریکە لە بیرچنەوە ینی کۆمەڵە وشانێکن کە بۆ نمونە پەنهان یاخود چلۆن یاخود بۆ نمونە ئافرێنەر کۆمەڵێ وشە هەن کە ئێستا سەرنجینی زۆر بەکار ناهێنرێن لەڕێی ئەم کتێبەوە ئەیهێنینە بەرچاوی خوێنەر لەکۆتاییتە وەکو فەرهەنگۆکێکدامان ناوەتەوە بۆی خەڵکیش لە واتەکانی تێبگات بێجگە لەوە هەوڵین دایمەن کۆمەڵێک تایتڵی جیاوازدانین بۆ کتێبەکانان بۆ نمونە وشەی ژیوە وشەیەکی هەورامیە ینی بە پێچوانی وشەکانی ترەوە بەکارمێنە یا دوڕ یا بۆ ئامێز ئەمانە هەموو ینی بە شێوازێکی جیاواز خەڵک سەرنجی ڕاکێشێ بەلایدا زۆر باشە بەرهەمەکان هەمووی بڵاو کراوەتەوە و بەردەستن بۆ خوێنەران هەچ کەسێ بێ بەدەستی بهێنێ بەڵێ بەڵام چونکە تا ڕادێت توانامان مەحدودە کتێبەکانیش بە تیراژێکی کەم چاپەکەیانەیە هەر یەکی لەم کتێبانەکە یەکەم جار چاپەکرێت 100 تیراژ باشە تیراژی هەر کەم نییە کەواتە ئێوە بۆی ئەگەر پشتگیری بکرێنیان پاڵپشتی بکرێن بۆ نمونە نووسەرێک دەناسن دەدۆزنەوە لێکۆڵینەوەیەکی هەیە نیوە نیوە چڵەت تەواوی نەکردو یاخود بەشی ئەو نێ و نووسیوەکەوە خۆتان بتوانن شیکردنەوەیەکی بۆ بکەن و پێشەکی و هامشی بۆ بنووسن ئەگەر کەسێک ئەوانە دۆزنەوە ئەگەر کەسێک بێەوە ئێوە بدۆزێتەوە ڕەنگە خۆی پێخۆش وێسە کە دەیان کەس لەمێ بڵێ و خۆزگە بنیش دەسم گشتایەتە کاکە هامنۆ بۆ منە چەند لێکۆڵینەوەیەکم هەیە ئەمانیش بۆم چاپ بکەن و ئەمانە وەکو خۆم ئەکاونتەکەم دیارەیانی زۆربەی چالاکیەکانمان هەر لە ڕێگەی ئەکاونت و تۆڕە کۆمەڵایەتەکان ئەکتیڤن لە تۆڕە کۆمەڵایەتەکان چالاکین ئەمە ئەکاونتی خۆم ئەکاونتی زنجیرەی هۆمین پەیجەکەی
و هەروەها لێرە ئەتوانم بڵێم هەموو سپاسێکیش بیکەم پرۆژەی کتێبیش هاوکارێکی زۆر باش بوون بۆ ئێمە کە گروپێکی ئەویژەنەوە هەم سوۆسیال میدیا و هەمیش دەرەوەی سوۆسیال میدیایە دەڕێ ئێمە کۆڕ ناسانی ئەم کتێبانەمان کردو یعنی ئێستا هەردوو بەرگەکەی دووڕێک لە مێژی خۆرڵاتی دوور کۆڕمان بۆ کردن وەکو ناساندنیان لە ناوەندی سارە کە چاپماکردن لەوێ چۆنەڵی خەڵکانی زۆری ئامادە بوون هەر بۆ کاری پرۆژەی کتێبە بوو کاکەم لە باسێک لەو بربەستانەکەن کێتە ڕێ ئێوە بە تایبەتی ئەنی لە گەنجانە کۆمەڵێک بیرۆکە و پرۆژەی زۆر جوان هەیە بەڵام وەکو خۆش ئاماژەپیانەتان توانیەوە بە شێوەیەکی باش بڵاوی بکەنەوە لە کاتێکدا بابەتەکان گرنگن و ناوازن و ڕەنگە خوێنەر زۆر سوودی لێ ببینێ ئێوە بربەستانە چێکە هاتوۆتە ڕێتان وە ئەتانوێت چۆن پشگیری بکرێن بربەستەکان ئەتوان بڵێم کۆمەڵێ بربەستن یەکەم شێت کەمی ئەو کەسانەیە کە لەگەڵمانان ینی ئەمە ئەتوانم بڵێم بە هەمومانە 2 بۆ 3 کەس دەبین کە لەم پرۆژەیە هاوبەشین خۆمەکو پێداچنەوە و داڕۆژەر و لەسەر نووسین بۆ کتێبەکان بەڕێز خات و هۆمێن ئەمەرۆک و دیزاینکردنی کتێبەکان و ئەتوانم لێرە سپاسی کاگونەریش بکەم هونەر عوسمان کە لە ناوەندی سارا زۆر جار هاوکارم بۆ بەرکەکان کە چۆنڵی ڕێخستنەوەیان بۆ بکەین دیزاین و شتیان بۆ بکەینەوە دووبارە ئەمە ینی بەکشتی ئەمەنین کە وەکو لە بەرهەمەکە بەشداربین کاتە توانایەکی مەحدودمان هەیە زۆر جاریش خۆم نەمیسۆ کە کەسانی تری پێ بەشدار بن چونکە من حەزەکەم کە ئیشێکم کرد زۆر بە دڵسۆزانە لەگەڵ یا بڕۆم ینی دەق بە دەقی ئەم کتێبانە ئەخوێنمەوە لەگەڵ یا دووبارە پێداچنەوەی بۆ ئەکەمەوە چەندین جار بەسەر یا ئەڕۆم و ئەنجام من ئەیخەمە بەردەستی خوێنەر بۆ ینی ئەمەی کەسێک وێ کە بتوانم بۆکو خۆم ینی متمانی پێ بکەم بە هەمان جۆریانی کار لەسەر ئەم کتێبانەکە چکەم ئەمانەتە ئەچێتە نێو خەڵکەوە شتێک نییە بڵێ هەروە بەها کەزای ئەینوسموتەوە بەڵکە بەشتەکە تەواو لێی دڵنیابیت ئەمە وەکو لایەنێک کە لایەنێکی چۆن لێ ئەتوانم بڵێم بەرتەسکە دووهەم شێت لایەنی مادی زۆ کاریگەری هەبووە چونکە ئەمە هەمومان ئەزانین تۆ تا لایەنێکی مادی نەبێ پشگیریت بکە ئەوە ناتوانانی زۆر کتێبەکان بڵاوکەیتەوە بۆی ناجارمی هەنێ جار کتێبەکە بین بە دەستگایسە بۆ نەبەرهەمی یەکەم و دۆمان هەردا بە چۆنی ناوەندێکی چاپکە ناوەندی سارە بوو کە خۆیان بۆمان بڵاوکەنەوە بەڵام ئەو بوو ناوی زنجیرەکەی ئێمەشان لە پاڵیا دانایەوە ئەم دوو لایەنە زۆر کاریگەریان هەبوو ئەتوانم بڵم زۆر باشە کەواتە ئەو چەند کەسەی یاخود ئەو گروپە بچکۆلانەی کە هەتانە وەڵام بۆ هەموو کارە گەوری کردوتانە لیژنەی هەڵبژاردننی بابەتێک بۆ نمونە چەند لێکۆڵینەوەیەک هاتوتە بەردەستان یاخود خەبەرتان بۆ هاتووە لە شوێنێک بینیوتانە کەسێک لە فڵان لەسەر فڵان بابەت دەنووسێ کێ بڕیاری کۆتایی دەدا یاخود لەسەر چ پێوەرێکی زانستی بۆ نمونە ناونیشانەکان هەڵەبژێنن ئەتوانم بەگشتی چکە خۆم وەکو هەم بەڕێوەبەر و هەم چۆنڵی کارکردن لەسەر پرۆژەکە ئیژەکەم خۆم زیاتر لەسەر ئەم بارە چۆنی بڕیارەدەم لەگەڵ ڕایشکردن لە کۆمەڵی هاوڕێما بۆ نەبرایی بەڕێزم کاک محەممەد تەها کە زۆر جار هەموو تەنانەت پاڵپشتی ئێسێمە سێ لەم کتێبانەمان باوکاری ئەو چاپ کردووە دەستی خۆش ئەمە هەم وەکو چۆنڵی ڕاوێشکردن بەو بێچکە ئەم لە بواری زانستی تا ڕادەیە شارەزایە ئەمەکو بۆ نمونە کۆمەڵی کەسی تکە هاوڕێ من بۆم نەخات و شادی کەریمە کاکەیوان پەروین کە خۆی هەر هاوڕێمە ینی زۆر ڕایژم پێکردوون لە کاروبارەکانما بۆ نمونە سەرنجم لێ وەرگتون لەسەر هەنێ لە بوارەکان کە ڕای هەمویان کۆ کردێتەوە اینجا بڕیاری کۆتاییم لەسەریاوە زۆر باش ئێوەتانێ پەرە بم بوارە بدەن و گروپەکەتان گەورە بکەن و یا با بڵین پلانی داهاتوتان چی دەبێت هەنگاوی داهاتوتان بۆی ئەم بەرهەمانە بکێتە بەردەستی خوێنەران بێگومان ینی هەوڵی زۆری ئینشاءالله کە کارەکە پەری پێ بدرێت لە توانە مەحدودیان نامێنێتەوە بەڵام کۆمەڵێک چۆنەڵی شت هەند لە ئێستالانی ببنە ڕێگر بووم ئەمەکو خوێندن کە ئێستا من خۆم قۆناغی دۆمی زانکۆمە لاانێ ینی ئەو توانازۆری کە لە زانکۆیا سەرفیەکەی لە وانەکان تا لەو تاقیکردنەوەی کەڕوبەڕوو دەبێتەوە نەتوانین لەم کاتەیە ئەمە بکەی بەڵام کاتێک کە چۆنڵی دەستمان بەتاڵەبێت لەو کاتەیە هەوڵین ینی کاری زیاتر کەین ئێستێمە چەند بەرهەمی ترمان ئامادەیە بتوانین چاپی بکەین چەند بەرهەممانە چاپکراوە بەڵام هێشتا چۆنڵی نەماخسۆتە بازارەوە ئەمە وەکو ئەو لایەنە بێگومان هەوڵین بەرهەمی زیاتر بخێنە چاپەوە و بازارەوە وەکو لایەنی دیکەش کە هەوڵی بۆ بین حەزەکەین ینی ئەمە وەکو دەستگایەکی لێبێت دەستگایەکی گەوری لێبێت و بتوانین فراوانتریکین بەڵام ئەوەش دووبارە تواناماتێکە دەورێت هەی بۆ من پێشنیارێکتان وەرەکەم نازانم خۆشتان ڕەنگە لە مێشکی خۆتانە هەبوو بێ ڕاستە کتێب هیچ کات ئەو تام و چێژەی نییە گەراوە بەدەستەوە نەبێ و لەمسی قاغەزەکان و بۆنی قاغەز و بە چاو و دیێڕەکان نبینی بەڵام ڕاستە کتێبێک بۆ نوە تیراژی 100 دانەیە واتە هەر سەتیشی بفرۆشە 100 خوێنەرەی بینێ بەڵام ڕەنگە هەر ئێستا 1000 کەس پێی خۆش بێ ئەو کتێبەی یەکێک لەو کتێبانە پێ خۆش بێ بیبینێ بۆچی هەڵتان نەداوە بۆی مافی نووسەرەکەش پارێزرابێت لە شێوە جۆری کتێبی PDF لە ڕێگەی بازم بە پیدۆ فیشەکرێ بیفرۆش هەتاگە بە 1000 دیناریش بیفرۆشی
ئەو کاتە هەم خۆتان سفادە دەکەن ڕەنگە داهاتێکی باشتان دەستکەوێ هەمیش ئەو خزمەتەی کە کردوتانە تەنها بەر 100 کەس ناکەوە کاتە ڕەنگە بە هەزاران کەس بەرهەمەکەی دەستکەوێت بێگومان ئەمە ئەم پێشنیارە خۆشم هەوڵم بۆی داوە بەتابە لەگەڵ ماڵپەڕی کوردی پێدیا کە ماڵپەڕێکە کتێب بە PDF ئەکات و بڵاوی ئەکاتەوە قسەم لەگەڵ یانا کردووە ئەوانیش ئێستا لە هەوڵی ئەویان کە بۆن ئێستا سێ بەرهەمم بۆ نردون ئەو سێ بەرهەمی کە خۆمە چکەوانی تری نووسری ترن ئەبێ ینی هیچ نەبێ قسەیەک لەوانیش وەرگرم بۆیە جاری ئەوانی خۆم یاوە بە کوردی پێدیا خەریکی کارکردنن لەسەری ئینشاءڵڵا ئەوان بڵاوکرێنەوە ڕێگەی PDFەوە زۆر باش هیچ بوارێک هەیە جیاز لەو بوارانی کە ئێوە کارتان لەسەر کردو بتانەوێ پەری پێبن بەڵێ ئەسەیەکێک لەو بەرهەمانەی کە لەبەر دەستە و هەوڵین چاپی بکەین بەرێمەکە لە بواری زانستیایە باسی کردی لێە ئەمە بابەتێکە کە پێویستە چووکە لە زمانی کوردیا زۆر کەم بەرهەمانن لەم بوارە ئیش بکەن لە بواری زانستیا بەتایبەت زیاتر ئەوەی هەن وەرگێڕانەکانن بۆیە هەوڵین ئینشاءڵڵا لەم بوارەشا کار بکەین و لایەنە مێژوویەکان ئەمە لایەنێکە زۆر ئێمە ئیشی تێ ئەکەین لایەنی ئاینی بەڵام خوێندنەوەی ینی چۆن لی جوان و جیاوازت لە بابەتە ئاینەکانە بۆ نەوە هەمشەوەی ئەم کتێبەی ئامێز ئەمە چەند بەرگی دیکەی دێ بە دوایە بۆن من هەم لەسەر قورئانی پیرۆز بەرگێکی تایبەتمان هەیە بەر لەسەر ژیانی پێیانبەر صلی الله علیه وسلم ئەمە بەرگێکی تایبەتمان هەیە یعنی هەوڵین شتەکان بە شێوازێکی جیاوازتر تەرەخین کاتە هەر بوارێک بۆ خۆی کۆمەڵێک زنجیرەی هەیە بێگومان بەتە ئێستا دووڕێک لە مێژی خۆرەڵاتی دوو لانێ تا هەژ زنجیرە بڕۆ ئەی قەت بووە هەست بکەن کە یان لە پلانتانە هەیە بۆ نمونە بابەتێک هەیە لە کوردستان گرفتێکی هەیە یاخود نیشانەی پرسیاری لەسرە بۆچوونی جیاوازی لەسرە هەوڵ بدەن بچنە خزمەت لێکۆڵەرێک هانی بدەن کە لێکۆڵینەیەک لەو بارەیە بنووسێ یاخود لەگەڵ ناوەندە زانستیەکان بەتایبەت زانکۆکان یاخود ناوەندە ئەکادیمیەکان کە لە فڵانشت پێویستی بە لێکۆڵینەوەیەک ئێمە هاوکارتانەمی لە چاپگەیاندنی لە پێداچوونەوە و دیزاینکردن و تەنانەت خاڵبەندیش بەڕاستی من خۆم مەزانم هەت ناخۆشترین بەشی نووسین خاڵبەندیکردنێتی وەکو ئەو لایەنە جارێ هەستەکەم تۆزە سەرەتامانە چونکە تۆ کە بتێ لە بوارێکی وە فراوانە ئیشکی هەم پێویست بە کەسی زیاترە هەم پێویست بە مەودای کارکردنی زیاترە بۆی لە ئێستاکە ئێمە شوێنێکی دیاریکرامان هەیە بۆ کارەکانمان و نا کەسانێکی وا زۆرمان لە بەردەسان لە ئێستا ئەو کارە قورسە بۆ ئێمە بەڵام ئەگەر ئینشاءڵڵا لە داهاتوە توانیمان کارەکانمان پەرە پێبین و بەرەو زیاتر بڕۆین بێگومان ئینشاءڵڵا ئەوانمان لە خەیاڵە بێت باشە کاک هەمنە من نەبێ پرسیار بکەم بەڕاستی بۆچی ینی ئێمە بەرهەمی وەرگێڕانمان زۆر زۆرە بەڵام هۆکارەکە ئەوەیە کە ئێمە نووسری باشمانە لە کوردستانیا خود ئەوە تا ئەگەر بێت و پرۆژێکی لەم شێواز ئەنجام بدرێ پشگیریمان نییە تاوەکو ئەو بەرهەمانی کە خۆمان هەمانە ئەوانە بهێنینە بەردەم لە کاتێکدا هەم وەکو باست کرد ینی بە زمانێکی پاراوی کوردی ئەنووسرێ کە زۆر جوانە ینی ئەگەر من خوێنەرێک بم سەرڕای ئەو دەرسەوانە بیانیانێکی خوێنم لە خوێندرگا فێری کۆمەڵێک دەستەواژە و زاراوی کوردیە بم کە ڕەسەنە و پەیوەندی لە زمانی خۆمەوە هەیە ئەتوانم بڵێم لە ئێستا وەرگێڕانەکە وەکو چاولێگەری لێ هاتووە یعنی کە کەسێک ئەبینێت ئەم کتێبە وەرگێڕانی فلان کەسە ئەبینێت ئەمە بەناوی کەسێکی جیهانیەوە هەیە ئەمانی سەرنجی ڕائەکێشێت و بەرەو ئەوە ئەڕوا دەستگاکانی جوایان لێ هاتووە ڕێزم بۆ باشەکانیان چکە ئێمە دەستگای باشمانەیەکە بەڕاستی پاڵپشتی گەنج یارمەتی گەنجیان داوە و دەستگاشمان هەن زیاتر لایەنە بازرگانیەکە ڕۆڵە بینێت سەرنجین زۆرێک لە دەستگاکان بۆ بواری بازرگانی هەوڵی بۆ ئەمە ئەیەن ئێستا هەر نمونەیەک بێنمەوە لە ژیانی کارکردنی خۆمانە دوو لەم بەرهەمانەمان ئەوەی کە لەسەر وتم مێژی کۆریا یعنی یەکەم شتێکە کە لەم بوارەیە لە کوردستانە چاپکرابێ یعنی من پێشتر نەمدیوە لەم بوارەیە شتێک هەبوو بێت پێشنیارمان بۆ دەستگایەکی گەورە کرد لە کوردستانە کە یارمەتیمان بە بەرهەمەکانی تریشی چاپکەین چکەمە لە یەک زنجیرە ناوەستێ وتی ئەگەر بەرهەمەکە وەرگێڕان بواە ئەمان کرد یعنی ئەوەشم بیستۆ یعنی زۆر جار باس لەوە کە نەبێ وەرگێڕانەکان بۆ چاوەکەین بەس بەرهەمی مەبەست ینی چ فەرقێکە کا بۆیان جیازێکی تەنها ئەوەی ئەوان چۆن لەشتی بیانی بە گەورەترە بینێن وەک لە شتی ناوخۆیی داڵم ئەمە نمونەیەکە من کەسەکە هەر خۆی بەوازحی پێوتم ئەگەر لە دەرەوەی کوردستانە چاپکرا ینی وەرگێڕان بواە ئەو بۆمان چاپەکردی بەڵام چووکە ئەتوانم لەم لەوانەیە متمانیان نەبێت بە نووسری ناوخۆی یاخۆ چۆنەڵی دابڕانێک هەبێت لە نێوان ئەم دوو لایەنەیە ئەمە زیاتر وای کرد بێت چکە ئەوان زیاتر لەوانەیە هەم بە دوای نووسەرە ڕموزەکانە بگەڕێن یاخود بە دوای ئەو وەرگێڕانانە بگەڕێن کە خەڵک چاویلەکە هەرچەند لە زۆر جار وەرگێڕانەکان شتی سادەشن و زۆر جار وەرگێڕانەکەش ینی هەر کۆمەڵێک دەساژی زمانەکەی تایە کە ناتوانێت بکرێتەوە بە کوردی بێگومان ئەو ئیدیۆمانە کە ئەبێت تۆ وەرگێڕانی بۆ بکەیتەوە بیگونجین لەگەڵ زمانی خۆتە ئەمە پێویستی بە وەرگێڕی زۆر کارامەیە کە ئێمە وەرگێڕی واشمان هەیە بەڕاستی بەڵام ئێمە کاتێک کە سەیری ئەم بەرهەمانە ئەکەین بەشێکی بەرچاویان گەنجن لێرۆ چیمان بۆیێتە پێشۆ لەوەتی ئەگەین کە گەنجەکان بەڕاستی هەوڵەیەن بەڵام کەسێ نییە دەستگیرۆیان بکە کەسێ نیە یارمەتیان بە ئێستا هەر لەم بەرهەمانەیە کاکیوان پەرین ئەتوانم بڵێم یەکێکە لە گەنجە زۆر چالاکەکان کە ئەم یەکێک لەم کتێبانە کە گوڵە شێعری کلاسیکی کوردی ئەوە
بەڵام لە هەمان کاتە لەوانەیە کەم کەسە بێ یارمەتی یابێت یاخود پاڵ پشتی کرد هەر بە پاری ینی ئیشی خۆی کتێبەکەی چاپ کردو. وەڵام پرسیارێکی ترم هەیە باست لەوە کرد کە کۆرتان ئەنجامدا و بۆ کتێبەکان ئەو چالاکیانە چیە کە ئەنجامتان ناوە تا ئێساوە بەتەمای چین لە داهاتوە؟ چالێکەکەمان لە کۆڕ و سیمینارە دەورە بینێت هەوڵین لە ڕێگەی ئەمەوە شیکردنەوە بۆ کتێبەکانمان بکەین ینی بدەڕوونیکەینەوە مەبەستمان لیچێ لەوانەیە کەسێک پرسیارێکی لەسەر کتێبەکە دروست بوو بێت لەوانەیە هەنەشتە بێ بۆی ینی لەوانەیە نەتوانێت تێبێ هەرچەند هەوڵمانیا هەتا بتوانین پوختیکەینەوە بەڵام لەگەڵ ئەوەشا کۆمەڵە شتێک هەن بە تایبەت کە تۆ لە دەرەوەی کەلتوری خۆتە ئەم بابەتە هێنراوەتە ناو کەلتوری تۆ لەوانەیە قورس بێ بۆی لە ڕێگەی ئەم کۆڕانەوە هەوڵی هەم شیکردنەوە هەم تێگەیانی زیاترمانداوە بۆیان زۆر باشە کاتە کاکە هامنەوە ئەگەر ئێستا با بڵێن خۆزگەیە بخوازیە هاڵێ ئەگەر خۆزگە بمتوانێت ئەمە بکەم ئەگەر بەش نەخواان دەوڵەمەنێک ناوەندێکی ئەکادیمی لایەنێکی پەیوەندیدار بەرپرسێکی حکوومەت بزانێ گەنجانێک هەن لە وڵاتەیە بەم شێوەیە خەمی نیشتیمان و ئاین و کللتور و فەرهەنگیانە ئێستا گەر خۆزگە بخوازی حەزەکەی چی بکەی ئەو گروپەتان ببێ بەچی ئەو بەرهەمانەی لە بەردەستانەیە چیان لێ بکەن پلانێکتان بدەسەوەیە وەکو خۆزیە ئەگەر بیخوازین خۆزگە ئەخوازین کە حکوومەت نەک هەر لایەنێکی دەها بەڵکو حکوومەت لە سەروی هەمویانەوە چووکە حکوومەت ئەتوانێت دەسەڵاتی هەیە بەسەر هەموو کایەکی سیاسی و ئاووری و ئاینی کۆمەڵایەتیەکانە هاوکار وایە هەتاوەکو ئەم پرۆژەیە گەورە بووە نەک بڵێن پرۆژەکە بە تایبەتی خۆم بەڵکو ئەو پرۆژەیە کە هاوکاری گەنجەکە بۆ ئەوی پێ بگات ینی ئەمە بگەشتە بە هەموو ناوچەکانی کوردستان بگەشتە بە هەموو ئەو شوێنانەی کە لەوانەیە کۆمەڵە کەسانێکی تیابن خەون و ئارەزووی هەبێ بەڵام کۆمەڵشتانێکن ڕێگرن لە بەردەم ئەوەی کە ئەم کەسە پێش بکەوێت چین ناوەشتانە هەموو ئەو لایەنانەی کە ئەیبینین لەوانێ ئەو بارودۆخی ژیان وای لێکردبێ نەتوانێت ئەوەی مەبەستێتی بیکات سە من کەسە ناسم ینی لەبەر بارودۆخی ژیانی خۆی یەک نوسخەی کتێبەکەی خۆی بۆ چاپکراوە یەک نوسخە بۆی ئەوی هەر وەکو یادگاری لای خۆی بمێنێتەوە تاو ئەمانی ئەم ڕێگرانە هەن لە بەردەم گەنجە بۆی من خۆزگە ئەخوازم هەوکو حکوومەت وایە وەکو لایەنێکی پەیوەندیدار وایە وەکو کەسایەتێکی گەورە وایە لە کوردستان هاوکاری بکردە هەتاوەکو ئەم پرۆژەیە گەورە بووایە و بگەیشتە بە هەموو کەسێک هەتاوەکو ینی چاوی لەمە بکردە کاتێوە دەرگاتان کراوە ئەگەر گەنجێکی بەتوانە بێت و توانای لە ئاستی ئەوەیە بێت کە کار لەسەر کتێبێکی وا بکە لەسەر ئەم نووسینانە بکە بێ بەشدار بێ لەگەڵتان ئێوە ئامادەن بێگومان بەپی توانە ئەگەر توانامان بەسەریا بکێت چووکە وەکوتم منیش کۆمەڵێک ئیلتیزاماتم هەیە بەزان و هەم بە کۆمەڵی لایەنیترەوە منیش بەپی ئەو مەجالی کە هەمە بێگومان کاری لەگەڵاکە زۆر باشە کاکە هامنۆکەواتە زانیمان گروپەکەتان ناوی هۆمینگ سێ چوار گەنجی جوان لە بواری مێژوو ئاین و کللتوری و زانستی بەگشتی بە زمانێکی شیرینی کوردی نووسەرە دۆزنەوە پەیەکەن لەگەڵی ڕێگەکەون بەرهەمەکەی بۆ بەچا بەگەیەنن ئەمە ئیشەکەی ئەوە بوو ئەمە کارەکەی ئەمە یاخوا دەستان خۆش وێمێ دەکەین ئەم پشگیرێکی معنەوی بوو بێ بۆیەوە بەڕاستی مای خۆشحاڵەیە منیش هەر خوێندکاری نێ و هێشتا نەبوومەتە هیچ شتێک بەڵام ئەو ناونیشانانەی بینی من بەڕاستی لە هی مرۆڤانی زۆر گەورەیە چن دەستان خۆش بێ ماشەڵڵا هەر زۆر گەنجی بەراورد بە ناونیشانوانە یعنی ئەمە گەورەی معریفی خۆتە لە شار بن ئومێدێکی زۆر لەسەر هەڵەشین ئینشەڵڵا ئومێد دەکەین دەرفەت زۆر بێتە بەردەمتان بۆی بتوان کاری باشکەن ئەگەر پەیامێکت ما بێ شتێکت ما بێ یادێکت لە کەسێک نەکرد بێ کە لەگەڵ تا میهمان بوو بێ یا خۆت پلانێکتان ئەگەر هەبوو بێ لێرەوە ما گوێویست ببین من زۆر سپاسی کەناڵی پەیامەکەم بە تایبەت مامۆستا سەلاح سالار کە ئەم دەرفەتیشی بۆ ڕەخساندین کە بینە ئەم بەرنامەیەوە بێگومان هەموو ئەو مامۆستا بەڕێزانی کە هاوکارمان بوون من زۆر سپاسیانەکەم ینی کەسانێک هەبوون ئەتوانم بڵێم هەرچەنە لێرە لەوانەیە ناویان دیار نەبێت بەڵام لە پشتەوە چۆن ڕۆڵیان هەبووە لە منە ئەتوانم بڵێم کە ینی کەسێک بەڕاستی سپاسیکەم باوکمە چکە من باوکم هەر تەمەنم ئەتوانم بڵێم 5 ساڵ بە کتێبی هێناوە لە ماڵەوە لە کتێبخانەکەی هی بووە لەو کاتێەوە حەزم لە کتێب خوێندنەوە و بابەتی کایی معریفی بووە ئەوەکو سپاسێکی تایبەتم بۆ ئەو هەیە سپاسی لێرەوە سڵاومان بۆ کاک ئەیوب هەورامی وانە هەڵا نەموتاوە هەورامی و هەروە سپاسم بۆ مامۆستا ئەیوبی کە خاڕۆسەمە کە جنابی شلانێ بیناسی ئەوی ژیانی یاکی کاریگەریکی زۆر گەوری لەسەر من هەبوو هەتاوە بتوانم پەرە بەخۆم بم و سپاسی هەموو مامۆستا بەڕێزانە ئەکەم کە ڕۆژێ لە ڕۆژان شتێکی فێر کرد بێتین دەستان خۆش دووبارە سپاس بۆ ئێوەش کەم دەرفەتتان بۆ ئێمە ڕەخسان جێ خۆشحاڵێک کە دەبینین گەنجان بە پرۆژێکی ئاوا گرنگەوە خەریکن زۆر سپاس بۆ بەڕێز هامنە هەورامی خاوەنی پرۆژەی چاپکردنی کتێب خۆشحاڵ بووین بە ئامادەبوون لەگەڵ سپاس بۆ ئێوەش دووبارە دەستان خۆش بەڵێ بینەرانی عەزیز پێم وا بێ ئەگەر هیچ شتێکمان نەما بێ کاتیشمان شتێکی وای نەماوە لەگەڵ هاوکارم خاتوهۆنیا بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پامی ڕۆژمان پێشکەشکردن ئومێد دەکەین
ئاسوودە و کامرا من لەم خۆڵبارینەش تەندروست باش من خۆتان بپارێزن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان نسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.